بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان و بینەرانی مهری ڕەمەزان لە خوای گەورە داواکارم نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بفەرمێت. خۆشحاڵم کام شەویش لەگەڵ هاوڕێ و برای عزیزم کاکدانا لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری مهری ڕەمەزان. بەڵێ جەلال بینەرانی عزیز و خۆشەویست ڕۆژوانانی عزیز دووبارە سڵاوی خواتان لێبێت ڕێز و خۆشەویستی ئێمە بۆ ئێوە. سوپاس بۆ خوای پەروەردگار کە دەرفەتی پێبەخشین و تەمەنی پێداینەوە کە ئەم شەویش لەم ئەڵقەنوێی بەرنامەی میهری ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. دووبارە هیوای ئەوە دەخوازین هەم نوێژ و ڕۆژ و تاعاتی ئێمە هەم ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست قبوڵ بوو بێت لای خوای پەروەردگار. بەڕێزان لە هەکبەی ئەم شەوی بەرنامەکەماندا جگە لە پرسیار و وەڵام لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە بێگومان تەوەرەی سەرەکیمان باز لە مانگی ڕەمەزان مانگی قورئانەکەین بە میوانداری مامۆستایەکی ئاینی بەڕێز کە ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بێت. هەروەها هەریەک لە بڕگەکانی لەگەڵ پەیامنەران لە هەولێرەوە ئەمشەو گفتوگۆ دەکەین خوانی ڕەمەزان هەروەها ڕۆژووی تەندروست هەروەها ڤیدیۆکیش لەسەر ئێواران لەسەر جوتیاران لە هەکبەی بەرنامەکەمانە هەیە. زۆر باش کاکدانا دەستپێک وە کەمیشە چەند خولەکێک دەچینە لای پەیوەندیە تەلەفۆنەکانی هاوڵاتیان و پرسیاریەمە بزانین کێ وەڵامی ڕاستی لایە کە بە دوو پرسیاری تازەوە ئەمشۆ لە خزمەتانە. لە کاتژمێری یەکەم پرسیاری یەکەممان دەمەیە دەڵێت ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی و براکەی و هاوسەرەکەی و کوڕەکەی پێغەمبەر بوون. بینەرانی عزیز یەکەم پەیوەندیمان لە دووهۆکەوە بەڕێز کاک سامی وابزانم. سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەم کاتتان باش. سڵاوی خوای گەورە لە تۆش بێ کاک سامی ئەم کاتی تۆش باش کاک سامی جوندی لە دووهۆکەوە. زۆر سپاس. زۆر مەمنون هەرتاق و سەلامەت ئینشاءالله. سپاس دەکەم کاک سامی پرسیارەکەمان ئەمەیە ئێستا لەسەر شاشە دەرەکەوێت ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی براکەی هاوسەرەکەی و کوڕەکەشی تەنانەت پێغەمبەر بوون. کێ بوو کە باوک و برا و کوڕ و هاوسەرەکەی پێغەمبەر بوون؟ بەڵێ کە باوک و براکەی و هاوسەرەکەی و کوڕەکەی پێغەمبەر بوون. بەڵێ بەس اختیاراتم پێ زەحمەت نەبی. چۆن کاک سامی؟ هەڵبژاردن یا هەڵبژاردە؟ نا ئاسانکاریەکەی یانی تۆ بڵێ چی؟ وەڵا ئەگەر ئاسانکاریێکمان بۆ بکەین مامۆستا نابینایی ناکە زەحمەت نەبی. ئیشی خۆتەکەیدا من ئاسانکاری ناکەم چۆن گلێم زۆر لە یەکێگەریکە ئەم جارە نا گلەی ناکەم دەستپێشکەری تۆ بێ بەڵام ئاسانکاریەکەت وەڵامەکە نەبێ زانین چۆنە لە یعنی هەر جۆرێک بڵێم یەکسەر دەبێ وەڵامەکەی مەگەر بڵێم کاک سامی. بەڵێ ئەو ئافرەتە کێ بوو کە یعنی کە تۆ زەگورد بیری لێ بکەیتەوە ئافرەتێکە کچێکە هەم باوکی هەم برایی هەم هاوسەرەکەی هەم کوڕەکەی پێغەمبەر بوون ئاسانە. ئاسیا باس کردی وەڵا زانیاریم لەسەر نییە بەس باس کرد. باسیا بێ سپاس بۆ پەیوەندیەکەت. نەورۆز مەحموود لە خەبات لەگەڵمانە. نەورۆز خان السلام علیکم. نەورۆز عەبدوڵڵا لە مەخموور سڵاوی خوارد لێبێت. باشین بەڕێز. کاک نەورۆز. السلام علیکم. عەلەیکم السلام وەرەحمەت الله. باشین مامۆستا بەڕێز. زۆر سپاس سەر چاوان. کاک نەورۆز. زۆر سپاس مامۆستا ڕێز و سڵاو مایە بۆ گشت کادر و کارمەندی هات تەلەڤیزیۆنی پەیام هەر وەخت لە بەڵامی بینەر و بەسێران. زۆر سپاس کاک نەورۆز. بچینە لای پرسیارەکە. بەڵێ فەرموو. کاک نەورۆز پرسیارەکەمان دەڵێ ئەو ئافرەتە کێ بوو یان نایە ئەو ئافرەتە چییە کە باوکی براکەی هاوسەرەکەی و تەنانەت کوڕەکەشی پێغەمبەر بوون. ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی براکەی هاوسەرەکەی و کوڕەکەشی پلەی پێغەمبەرایەتیان پێبەخشراوە. بەڵێ مامۆستا مریەمانی هەیە؟ مریەم نازانم. هۆی کاریە مەبکە مامۆستا. مریەم بێت؟ بەڵێ گەر هۆی کاریەوە. باشە زۆر باشە مریەم بۆ جەناب تەنووسین دەستخۆش بێت خوا لەگەڵ بێ پەیوەندێکی تر وەرەگرین. بەڵێ ئەسما خانمان لەگەڵە ئەسما لە کەرکووکەوە. السلام عليكم. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا. ئەسما چێ؟ كاروان. کاروان. باشن براينا. سەرچاو خوشی من. مثلا بيروز. لە تۆش پیرۆز بێ نوێژ و ڕۆژوی تاعاتی هەموو لای قبوڵ و ئەگەر لە پرسیارەکەی ئێدا دەکەی من
بله هنا وطني هند دايك هاجرة چێ دايك هاجرة هاجرە بله دڵنیایت باهين چۆن؟ دنيا بله باش هاجرە بۆ تۆ نووسین زۆر سپاس بەخێر سەرچاو خوار لەگەڵ بێخۆ پەیوەندیەکەت پرسیارەکە ئاسانە ئەگەر تۆزە وردبوونەوەی هەبێ وانێ جەلال بەخوا سۆری ئاسانیە کاکدانە خۆ ئاسان لەبەر ئێمەی زانین لەوەسە لەبەرەوە ئاسان بێ وەڵامەکە لە بەردەستایە لەبەرەوەیە حەکیم محەممەد لە بالیسانەوە کاک حەکیم سڵاوی خۆت لەبێ باشی قوربان ڕێزم یەخوا بێوی بیت ئەگەر لە پرسیارەکەمان هەیە زەریا وەڵامەکەی چێ لای چە نابێت دایکە زەریا چێ دایکە زەرە هاجرەیە دڵنیایت دایکە هاجرە باش هاجرەش بۆ تۆ نووسین دەستخۆش سوپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە بزانین لەکوێوەیە کاگ ئازادمان لەگەڵە ساڵە ئازاد ساڵح لە کەلارەوە کاگ ئازاد سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتت قبول بێت سلامت بێ سپاس دەکەم کاگ ئازاد پرسیارەکەت گوێ لێ بوو یا دووباری بکەینەوە السلام عليكم عليكم السلام ورحمة الله كاگ ئازادیان والله هەروە حەزم کرد زۆر سپاسی و برای کۆنتڕۆڵەکەم کە پەیوەندیەکەمی وەرگرت حەزم کرد ئەم بەڵێ بەڵێ گوێم لێ بووە وەڵا هەر گوێم لێ بووە و حەزم کرد هەروە پەیوەندیدان پێ بکەم بەرنامەکەتان زۆر جوان و کرێدواییتان نەیەکەم زۆر سپاس کاگ ئازاد بەس تەلەڤیزیۆنەکەت کچکە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ ئێمە بگرە کاگ ئازادیان مەمنون نەبین چاوت خۆش بێ کاگ ئازاد پرسیارەکەش دووبارە ئەکەینەوە ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی و براکەی و هاوسەرەکەی و کوڕەکەی پلەی پێغەمبەرایەتیان پێبەخشراوە پێم وابێ وڵی نازان بەنزت پرسیارەکە دووبارە کراوە چەند جارێ بەڵام حەزەکەم با وەڵامەکەی من پێغەمبەری یوسف بێ بەڵام بەخوا تاکیدت نیم چێ بێ حەزم کرد پەیوەندیتان پێ بکەم زۆر سپاس دەکەین بەڵام وتی چێ بێ پێغەمبەر یوسف یوسف ئەو پێماڵێن ئافرەتێکە باوکی مێردەکەی کوڕەکەی براکەی پێغەمبەرن سارا خێزانی پێغەمبەر ئیبراهیم سارا بۆ تۆ نووسین خۆن لەگەڵ بێ کاک ئازاد زۆر سپاس کە پەیوەندیت کرد پێشوەی کە بزانمەوە پەیوەندیەکیە کاکدانە بام ناسەنکاریە بکەم هەموو وەڵامانی تا ئێستا دراونەتەوە هیچ کامیان نەبوونین وانە ئەمە وەڵامێکی ئاسانە کەوتراوانکاریەکەی فەرمو تۆ خۆتی بڕۆ هەموو ئەو وەڵامانی کە تا ئێستا دراونەتەوە وەڵامەکانیان غەڵەت بووە بۆیە ینی نە مەریەمە نە هاجرێ نە سارایە نەسارایە ئیترەوە کە ئاسانکاری ئەوانە دووبارە مەکەنەوە چێمان لەگەڵایە چێمان لەگەڵایە علی عەبدوڵڵا لە شکارتە کاک علی سڵاوی خوا لێبێت عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا کاک علی کاکدانا باشی زۆر سوپاس سەرچاو باش بەخۆشی و بەرنامە دەکەم کاکدانا زۆر سوپاس کاک علی گیان ڕێ باش بێ فەرموو وەڵامی پرسیارەکەی ئێمەت پێیە هاجرە خان من ئێستا وتم لە ئاسانکاریەکەیە هاجرە مەریەم سارا ئەم سێناوە هیچ کامیان نین وڵی هاجرە خان بات ئێمە دەڵێم هاجرە نییە وەڵامەکەت غەڵەتە بیگۆڕە دەبا سارە خاتم کورە سەلامەت بی ئەڵین نە سارایە نە هاجرێ نە مەریەمە ئەم سیانە نین چاکگیرە خواردەوە بەدەستمان ڕاوێژێ بکە لە ماڵەوە کاکە ئازاد نەبخۆی تۆزێک خێرا بکەیت چونکە خۆشی خانمان لەگەڵایە لە هەولێرەوە ناوێکمان پێ بڵێ ئەمە ناوەکە ئێستا هەندێک کچی تازە کە لە دایک دەمیا لە ناویانە ئێستا هەمانە هەرە و ناوی هێشتا هەیە لە ناو کۆمەڵگەی خۆمانە کە لە کچان ناو دەن فارسیشا زۆرە
هەیە ناوە لە فارسە کەمە بۆ تێ پێچوانی قسە بکەیت والله نزار باشە کاک عەبدوڵڵاجان دەستە خۆش بێ دەباشە سپاس بۆ تۆ چینە لای خۆشی نورەدین لە هەولێر خۆشی خان سڵاوی خوات لێ بێ سڵاو و ڕەحمەتی خوای گەورەی لێ بەڕێز خۆشویستم. زۆر سپاس خاتون وەڵامی پرسیارەکەت لایە وەڵی زۆر خۆشحاڵم کە پەیوەندیەکەم بەڵاستی زۆرمان بوو ئەوە بۆ دێنی ڕۆژ پەیوەندیەکەم توانی بەشدار بوو لەگەڵ لێ بەڕێزە ئێ لە خوا بەزای بە کە توانی تۆ بەشداروی پەردەش پیرۆزای ڕەمەزانیەکەم یاددارم خوای گەورەی کاتەمای خۆشی و بەرەکەت بەسەر هەموو مسلمانانە بەتەلەکی بۆ خوایە ساراخان من خۆشی خان خۆشی خان من و کاک جەلال بڕوا ناکەم هیچمان تێبگەین چیە فەرمووی بەرزکەرەوە ئێستا باشە سەوت بەرزکەرەوە قسە بکە ئێستا باشە دەی فەرموو بەڵێ بەڵێ بۆ وڵان پرسیارەکە با کات لە هاوڕێکانی کەشم لەگرم هێڵەکەشم لەسەر هێڵی ئاسیام بۆ ئاسانکاری هاوڕێکان باش ئەلۆ تێگەشتین لەسەر هێڵی ئاسیاکەیت باش بەڵێ وەک چۆن ینی منم کردلانی لە این ساوەلیا ینی چی ئەیوب نازم ئایا وایە وانە یەک ناومان پێ بڵێ ناوەکە دووبارەکەرەوە لیا لیا بەڵێ ئەمە زانیاریە یان چۆن باشە بوەستە خۆشی خان لیا باوکی کێ بوو براکەی کێ بوو هاوسەرەکەی کێ بوو کوڕەکەی کێ بوو بڕوات دێ نازانم بەس زانی ئەم لیایەت لەکوێوە هێنا وازی لێ بێنە دادەجان ئەوە لێت قورسەکە ئەوە لیا بۆ باشە لیاکەی بۆ نووسم بەس بزان بکوێ وەڵامەکەی هێنا ڕاوێژی ماڵەوە بووە نازانم بەڕاستی لێم دا لە خۆتایی سەماعی گۆگڵ دەستی خۆ کەشم مەکە زانم چۆنی کرد باش دەست خۆش باشە دەستەکانت خۆشی نورەدین ئەوە لە هەولێر لیامان بۆ نووسی بزانین ئەم چۆنە چێمان لەگەڵایە کاتێک باش هەموو کاتێکە باش مارین عومەر لە دهۆک زۆر سپاس چاو زۆر سپاس سەلامەت دیاخوا باشە مارین خان پرسیارێک بەڵێ بەڕێزەکەم لای ئێوە لە دهۆک لە زاراوەی لای ئێوە زاراوەکە لای ئێوە بڵین بە پیاوێکە کە بتوێ قسەی لەگەڵاکەڵی سەیدا فڵان کەس چۆن لای ئێمە وترێک کاک یا بەڕێز بە ئافرەت ئەوترێت یعنی بۆ نمونەسە من چۆن بانگی تۆ بکەم ئێستا بۆ پیاوەکان وترێت سەیدا فڵان ئەی بۆ ئافرەت دەوترێت چی یعنی خوشکم فلان باش هەروەکوی لای خۆمانە خوشکەکەی خۆمانە بەڵێ با بچین لای پرسیارەکە خاتون بەڵێ بەڕێزەکەم ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی براکەی هاوسەرەکەی وە کوڕەکەی پێغەمبەر بوون لیا لەسەر پەیوەندی پێشووەڵی لیا یا زانیاریت هەیە نەخێر بە خودای زانیاری لەسەر نییە بەس باوە بە هاوکاریشم بکەن ڕەمەزانە باشە لیاو بۆ نووسین بزانین چیە بێ باشە خاتومارین سپاس بۆ پەیوەندی سەرچاوێ مەخوال لەگەڵ زۆر باش چاوەڵا لەوە چێ نازانم بڵم یا تەلەبە بوو بێ لە جامعی ئیسلێمانیە لە چەمچەماڵەوە ئاواز عەبدوڵڵامان لەگەڵە کاگاوات سڵاوی خوای پەروەردگارت لێ بێت ئاواز خاتوو ئاواز یا ئاوات ئاواز خان بە ناوی کاک جەلالەوە من داوای لە بوورنەکەم خاتو ئاواز سڵاوی خوا لێ بێت تەلەڤیزیۆنەکەت کەسکە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ ئێمە بگرە سپاس دەکەین بەڵێ سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام دادەکەی من دەستخۆشتان لێکم زۆر سپاس بۆیش وەڵامی پرسیارەکەت لایە خوشکی من وەڵاگە دووبارەی پرسیارەکەی بۆ دووبارە کرد پرسیارەکە ئەڵێ خەری و نای کچەکە بڵم ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی براکەی هاوسەرەکەی کوڕەکەی پێغەمبەر بوون من بەین خۆڵێم خێزانەکەی موسا بوو خێزانی کێ؟ خێزانەکەی موسا عەلەیهی سەلام خێزانی شوعەیب بڵێم کچەکەی شوعەیب ئەی ناوی چییە؟ ئەوە بوو باوکی پێغەمبەر بوو هاوسەرەکەشی پێغەمبەر بوو لە تۆ یەک دەقا تۆ ناوی ئافرەتەکەمان پێ بڵێ دوای ئەو کەتریش وردەکارێکی بڵێ قەی ناکەن شێڵی ئاساییە ئەوەی تۆ وتە ناوی چییە؟ ئێمە نەمام تۆ خێزانی چڵی ناوی چییە؟ ناویم بیر نییە بەس لە هینا هەندێک کچەکەی یعقوب بەس کچی یعقوب بوو؟ کچی یعقوب بوو بەڵێ فلیمی یوزەرسیفر نەبینیوە؟ وڵای ناوێکمان پێ بڵە با پەیوەندی تر وەربگرین؟
تۆزە هاوکاری کاگەر ئەیتە وەڵی شعیب بوو کچەکەی شعیب بەس مریەم نییە و هاجرە نیە و سارا نییە ناناوانە نین کامیانە ئەو ئاسان هاوکاری کە یەکەم پیچین تۆ بڵێ بام ناوی هەموو کچەکانی یعقوب بڵێن کوڕەکانی شێ لەبەر ناکرێ بەخوانێ دەی دادەکەین دانم پێ بڵێ چی؟ دانیم پێ بڵێ سەتی قەڵم کامیانە وەڵی تۆ باشی لێ زانی وڵی لەسەر زمانشە بەس باز نازان بۆ نایەتەوە یاد تۆ گوێ لە پەیوەندیەکانی پێشوو هەبوو بەڵێ هیچ کامیان نەبوون نا ئەوانە یان نازانم لیە یەکی لێ یەکی هادرێ یەکی سارای باشە وتی هاوسەری شێ بووە موسى عليه السلام هاوسەری موسا باش بەڵێ هاوسەر بەوەش بۆ دەنووسین ئەگەر ڕاست بوو بە ڕاست بۆ دانی هەچەن ئێمە ناوی ئافرەتەکەمانەوێت خۆل لەگەڵ زۆر سپاس. ئەمە هاوسەری موسا لە ڕانیەوە گەشببین مەخدیزمان لەگەڵ خات و گەشببین سڵاوی خوا لەبێت ئەم کاتە عەلەیکوم سەلام زۆر سپاس باشین الحەمدولله ئەو خاتونە خاتولیایە کچی پێغەمبەر یاقوبە هاوسەری پێغەمبەر ئەیوبە و خوشکی پێغەمبەر یوسفە و دایکی پێغەمبەر دووکەسە ئەمە ینی زانیاری بوو یان ئەمە چی بوو ئاوە شعر بووتە کێ لە تەنیشتە وای خۆم زۆر لەسەر جانان پێغەمبەران دەخوێنمەوە دابۆیە گەشببین خان تەمەنت چەندە تەمەنم 15 ساڵە کێ لە تەنیشتە وەڵا ئێستا حالیان کەسم نییە کەسی لانی ئەڵە خۆم زانیاریەکە بەهی خۆی نەدەچوو نەنا ئەڵە ژیانی پێغەمبەران زۆرە خوێنمەوە باوکت دایکت تەلەبەی قورئان خوێندنیان هەیە بەڵێ لەلای دایکم فێری قورئان خوێندن بوو ئەوەی ئینشاڵڵا ئێستا ڕادەستم کرد بە خوێنی تەجوید لە زانیاریەکان و پەروەردەکە تا زۆر جوان دیار بوو کە بەزڵنیاییەوە پێتەڵێن وەڵامەکەت ڕاستە چونکە ئەوەندە زانیاریەکەت دەقیق بوو دەبێت بە تەواوەتی باش، بڵێم دوای نەرمی لەکوێوە؟ پەیوەندیمان هەیە لە کفریوە زۆر سپاس دەکەین گەشببین خان سپاس بۆ وەڵامەکەت دەچینە کفری کاکدان نەرمین ئەحمەد لە کفری وەرەگرین نەرمین خان سڵاوی خوارد لەبێ پرسیارەکە بۆڕین نەرمین خان السلام علیکم عەلەیکی سەلام وڕەحمەت الله خوشکی من پیرۆزبای مانگی ڕەمەزانتان لێتم لە جەنابیشت پیرۆز بێ نوێژ ڕۆژ و تاعات هەموو لای قوبوڵ بێ پرسیارەکەی ئێمە ئاگاداری وەڵامەکەی لایە بەڵێ بەڵێ وڵی منیش هەر یەکەم پەیوەندی وا ئەیان و سارا و هاجرە ڕەسەن وەکتەکەم وستم هیایە ئاها ئێجا ساڵێکی بە ئێم ئەو بە کچەکەت وت دیە ئەی بێ ماڵی چییە وڵی سەشەر لەسەر قسەکەی خۆم لیە باش لیاش بۆ تۆ نووسین دەستخۆش بێ زانیاری لەسەر وردەکارەکەی هەیە وڵی لە دەوام بیستمە لەکوێ بیستە مناقەشە شتنا و ئیدارە و شت بیستمە لیایە لەکوێ بیستوتە خوا بەبوورە لەگەڵ برادرانە ئەها کە باس کراوە باشە خاتون نەرمین سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە پەیوەندیەکانمان تەواو لە کاتژمێری یەکەمدا بە دڵنیاییەوە لە کاتژمێری دووەمدا بە پرسیاری تازەوە دێنەوە خزمەتان بۆیە لەگەڵمان بمێنەوە ئازیزان با بزانین ئێستا چیمان ئامادەیە بڕگەی سەرەکیمان ئەمڕۆ قسەکردنە کاکدانا لەسەر ڕەمەزان مانگی قورئان با بزانین لەسەرم بابەتە ئەمڕۆ چاوتوێی ئەم بابەتە دەکەین دا هەڵەبجەوە میوانێکی عزیزمانەیە کەویش مامۆستا میهرەبان حەمە سەعیدە مامۆستا و زانای ئاینی کاتە دەچینە هەڵەبجەوە بەڵازیزان مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان کە بەرەکەتی ئەم مانگە هەمووی بۆی فەزڵ و گەورەی قورآنی پیرۆزەوەیە کە لای هەمومان ڕوون و ئاشکرایە لەم مانگە پیرۆزەدا قورآن نازڵ بووە هاتە خوارەوە بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت و بەتایبەتی لە دەشەوی کۆتاییدا و لە ناو دەشەویشدا بەتایبەتی شەوی 27 کە شەوی قەدرە پیرۆزترین شەوی قەدرە با بزانین ئایا فەزڵ و گەورەی قورآنی پیرۆز لە مانگەدا چییە و چۆن بۆچی زیاتر بە مانگی قورآن پێناسە دەکرێت چۆن خۆمان لە قورآن نزیکەینەوە چۆن دەستکەینەوە بە قورآن خوێندنەوە یاخۆ چۆن مامەڵە بەگشتی لە مانگەدا لەگەڵ قورآن دوێنە شۆمیوانە بەڕێزەکەش مامۆستا ئارامی خەبات وتی ینی بەشێک لە گەورەی لە پیرۆزی ئەم مانگە ئەوەیە کە قورئانێکی هاتۆتە خوارەوە بۆیە ینی مانگەکەی پیرۆز کردووە زۆر باشە دەچینە هەڵەبجە لای بەڕێز مامۆستا میهرەبان حەمە سەعید زانای ئاینی مامۆستا گیان سڵاوی خوای گەورە لێبێت ئەم کاتت باش نوێژ و تاعات و عیبادەتت قبوڵ بێت وەڵەوە بزانم ئامادەکاریەکەن برایان لەو دوو کە وەری بگرین وردە وردە بەڕێزان لەسەر ئەو تەوەرەی کە کاکە جەلال ئاماژەی پێکرد ئەم شەو لە
بە هەڵەبجەوە میوانێکی بەڕێز کەویش مامۆستا میهرەبان حەمە سەعید زانای ئاینی لەسەر قورئان لەسەر مانگی قورئان مانگی ڕەمەزان کە بە مانگی قورئان ناسراوە دوێنێ شەوە گەر ئاگاداری بەرنامەکە بوو بێتن زۆر بە وردی و بە جوانی مامۆستا ئارامی خەبات بانخواست باسی لەوە کرد کە بەشێک لەو فەزڵ و گەورەی و پیرۆزی کە هەم مانگی ڕەمەزان وەریگرتووە جەلال هەم شەوی قەدر وەریگرتووە پیرۆزەکەی لە قورئانەوە بۆ هاتووە ئەوەیە کە قورئان لەم شەوەیەدا بەسڵ بۆ یەکێک لەو سونەتانی ڕۆژگاری ئێستەی ڕۆژەوانی ژەوەیە کە لە یەکێک لە نوێژەکاندا یا لە دوای یەکێک لە نوێژە فەرزەکان لە مزگەوت بە کۆمەڵ دەست دەکرێت بە ختمی قورئان زۆربەی کات لە دوای نوێژی عەسر لە هەندێک شوێن یاخود لە دوای نوێژی بەیانی لە مزگەوتەکانمان بە قورئان زیاتر ئاوادان دەکەینەوە کە ئەمە توانە بڵێم سونەتێکی ڕۆژگاری ئەم ڕۆی موسڵمانانە لە هەموو شوێنێک لە هەموو مزگەوتێکدا بە زۆر لە جۆرەکان بە قورئان دڵەکانمان ئاوادان دەکەینەوە و بە فرسەتی دەزانین زۆر جار خۆمان هەڵدەگرین دەڵین با بگەینە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆی کە لەم مانگەدا ختمێک بکەین یا خۆت ڕکابەری دەکرێت لەوەی کە هەر کەسێکمان چەند ختم بکەین چاو کاتێک کە میوانەکەمان ئامادە دەبێت کاک دانا بچینە لای دیارە ئاماژە بۆ دەکەن کە میوانەکەش ئامادەەوە ئامادە بەس باسی شتێکت کرد وتێ ینی لە مانگی ڕەمەزانە خۆی ئەسڵ وایە ئێمە غێری مانگی ڕەمەزانیش ئەگە ختمیش نەکەین ڕۆژانە چەند ئاەتێک چەند پەڕی لە قورئان بخوێنەوە بەڵام ئیتر مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ بە پێی زانیاریەکانی ئێمە جەنابی مامۆستا میهرەبان کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە لەسەر تەوەرەکە حازرەکە جەلال زۆر باشە مامۆستا گیان سڵاوی خوالی گەورەت لێبێت و ئەم کاتت باش نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێت ئینشاءالله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. طاعت و عبادتي ئێوەی بەڕێز و سەرجەم بینەرانی بەڕێزیش قبول بێ برایانی بەڕێزم خوای گەورە ئەم بەرنامە کە بەڕێستان پێشکەشیەکەن و ئەو هەموو زانیاری کە ئێبەخشن بە بینەران ببێتە توێشوێکی پڕبەرەکەت بۆ ئێمەش و ئێوەش و سەرجەم موسڵمانانی بەڕێز لە دنیا و لە دوا ڕۆژدا. بەڵێ مامۆستا میهرەبان سوپاس بۆی کە لەم کاتەی شەوە ئامادە بوویت سوپاس دەکەین خوای گەورە بە ئەجر بۆت بنووسێ مانگی ڕەمەزان بۆ مانگی قورئان ینی کەوترێ مانگی ڕەمەزان وەکو مرادیفێکیش ینی ئەوترێ مانگی قورئان بۆ بەڵێ بسم الله الرحمن الرحیم وبه نستعین سپاس بۆ خوای پەروەردگار درود و سەڵاوات بۆ سەرگیانی پیرۆزی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. گومانی تێدا نییە کە قورئانی بەرز و پیرۆز مەکانەتێکی گەورەی هەیە لە لای خوای پەروەردگار چونکە کەلامی پیرۆزی خۆیەتی و هەر ئەو پیرۆزیەشی وا بووە کە بۆ سەر پیرۆزترین کەسی سەر ڕووی زەویدا ببەزێ کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و هەروەها لە پیرۆزترینی مانگەکانیشە دای بەزاندووە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و لە نێو 12 مانگەکەدا مانگی پیرۆزی ڕەمەزان هەڵبژێراوە بۆ دابەزینی ئايات نورانیەکانی قورئانی بەرز و پیرۆز. بەڵێ ئەم پرسیارەی بەڕێزت بەڕاستی جێگەی هەڵوێستە لە سەرکردنە بۆچی مانگی ڕەمەزان؟ مانگی ڕەمەزان خصوصیات و تایبەتمەندی خۆی هەیە یەکێکە لەو مانگانەی کە مرۆڤی موسڵمان ئەتوانێت زیاتر لە مانگەکانی تر لە خوای پەروەردگار نزیک ببێتەوە باشترین پردێک و باشترین وەسیلەیەکیش کە مرۆڤ پێی نزیک ببێتەوە لە خوای پەروەردگار بریتیە لە گفتوگۆکردن لەگەڵ خوای پەروەردگار لە ڕێگەی عیبادەت و نوێژەکانەوە و هەروەها گفتوگۆی خوای پەروەردگاریش لەگەڵ ئێمە لە ڕێگەی خوێندنەوەی قورئانی بەرز و پیرۆزەوە. و بەسە بۆ گەورەی قورئان و بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزیشتان کە خوا ئەفەرمێت شهر رمضان الذي أنزل فيه القرآن گەورەی و پیرۆزی مانگی ڕەمەزان لەوەدایە کە ئێمە قورئانی پیرۆزمان تیادا بەزاندووە ئەو قورئانەش هەر کەسێ دەستی پێوە بگرێ حەبل الله المەتینە گومڕا نابێت لە دنیا سەرشۆڕ نابێت لە دوا ڕۆژدا هەر کەسێ پەیڕەوی بکات لە ژیانی ڕۆژانەیدا سەربەرزە لە نێو کۆمەڵگەکەیدا هەر دەسەڵاتێک ڕێزی لێ بگرێ خوا ڕێز لەو دەسەڵاتە ئەنێ بە پێچەوانەکەشیەوە هەر دەسەڵاتێک بێڕێزی بەرامبەر بۆ قورئانە بکە خوا بێڕێزیەکە بگرە بەڕێزیشەوە نامرێت لە دنیادا بۆیە دڵمان خۆش بێ بەوەی کە الحەمدولله خوا دەرفەتی بە تەمەنمان داوە ئێستا لە ناو مانگی ڕەمەزانین 10 ڕۆژی تێپەڕیوە 20 ڕۆژی ماوە لە مانگی ڕەمەزان خۆشبەختی بۆ کەسێ سەربەرزی بۆ کەسێ بتوانێت ئەسپی خۆی زیاتر تاو بدا لەگەڵ قورئانە بژی چ لە ڕووی خوێندنەوە چ لە ڕووی مانا چ لە ڕووی جێبەجێکردنی چ لە ڕووی بەڕاستی زیندوو ڕاگرتن و زیندووکردنەوەی
ئەو ختمە پیرۆز و مبارەکانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێ فەرموون کە کەمترینی مدەی ختمەکە بریتیە لەوەی کە لە مانگێکە مرۆڤی موسڵمان بتوانێت ختمێکی قورئانی پیرۆز بکات کە هەر ڕۆژەی جوزئێکی بەرەکەوێت. زۆر باشە ماوەسا کەواتە با بڵێن بەرەکەتی ئەم قورئانە لەم مانگەدا مرۆڤ یا موسڵمان طبعا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت ڕەحمەتە بۆ گشت مرۆڤایەتی با بەرەکەتی قورئانیش تەنها بۆ موسڵمان سیر نەکەین بۆ هەموو مرۆڤایەتی لەم مانگەدا چۆن مرۆڤایەتی بیبینێتەوە بەرەکەتی ئەم قورئانە لەم مانگەدا ببینێتەوە. جوانە ئەگەر ئێمە بمانەوێ سیستەمی ژیانمان بەڕاستی ئەبدەیت کەینەوە تازەکەینەوە هەموو جمگەکانی کۆمەڵگە پێویستی بە قورئان هەیە. یعنی ئەگەر وەکو باوکێک سیرکەی بڕۆ لە خزمەتی قورئانی پیرۆزەوە وەکو کاسبکار و بزنسمانێ سیرکەی ئەبێت لە خزمەتی قورئان ئابی وأحل الله البيع وحرم الربا خۆ گەر وەکو ئەوەی کەوا سەرپەرشتیاری کۆمەڵگەیەک بی سەرپەرشتیاری شوێنێکی تایبەت بی لە قورئانی بەرز و پیرۆزە هەموو ئەو کارانە کە پێویستە مرۆڤی موسڵمان پێی هەستێ و باشترین ئیتقانی تێدا ئەنجام بدا لە قورئانی بەرز و پیرۆزە ئاماژەی پێکراوە. بەرەکەت ئەوەیە کە مرۆڤ بە کاتێکی کەم زۆرترین بەرهەم پێشکەشکە هەر بۆیە ئەبینین زانایانی پێشین ئەلحەمدولله کە تەمەنیان پڕبەرەکەت و پڕخێر بووە هەموو نهێنی و فەلسەفەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بەڕاستەقینەی لە خزمەتی قورئانی بەرز و پیرۆزە بوون. تەنها ئەوە نەبووە یعنی ئەو قورئانە بخوێنرێتەوە یاخود لەبەر بکرێ بگرە تەدەبور و تێڕامان و بە دوواداچوونیان کردووە سەبارەت بە نهێنیەکانی قورئانی بەرز و پیرۆزە ئەمەش هەر لە خۆیانە نەیانهێشتوێتەوە بگرە گواستویانەتەوە بۆ ناو خێزانەکانیان بۆ نێو کۆمەڵگە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزانەدا ژیاون. جا بۆیە کە ئەفەرمی قورئان تەنها بۆ موسڵمانیە ڕاستە قورئان ئەکرێ غەیرە موسڵمانیش ئیسیفادەی لێ بکە یعنی بەو واتایی کە ئێستا بینین لە یوتیوب و لە سۆسیال میدیا کە کۆمەڵێک گەنجی دڵسۆزی ئەم ئیسلامە لە ئەوروپا هیتفۆنێکە خەنە گوێچکەی کەسێک لەو شەقامە کە تێپەڕە بێ ئەڵێ چەند خولەکێکی خۆتمان پێ ببەخشە کە گوێ لە قورئانی بەرز و پیرۆز بگری. سەرەتا ناڵێن قورئانە تەمەنەوان قورئان نازانن و ناشیناسن بەزەڵی گوێ لەم دەنگە بگرە کاتێک کە گوێ لێ ئەگرێت دڵی ئەم مرۆڤە ئەگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی کە پێغەمبەر فەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو يمجسانه أو ينصرانه. ئەم مرۆڤە لەسەر فطرەت لەدایک بووە کاتێک کە گوێ لە کەلام الله ئەگرێ گوێ لە قورئانی بەرز و پیرۆز ئەگرێ هەستێکی بەڕاستی تایبەتی بۆ دروست دەبێ ئەبینی تونۆک فرمێز بە چاوەکانیان ئێتە خوارەوە کەواتە قورئان بەرەکەت و ڕەحمەتیشە بۆ غەیرە موسڵمانیش بۆ ئەو کەسەی کە بەڕاستی هێشتا بە تەواوەتی نەهاتووەتە ناو ئاینی بەرزی پیرۆزی ئیسلامەوە. هەر بۆیە گەر بمانەوێت سەرزەوی پڕ بەرەکەت بکەین سەرزەوی پڕ ئاسوودەیی و کامەرانی و یەکسانی و دادگەری و عەدالەت بکەین بەڕاستیە بێ بگەڕێنەوە بۆ ناو قوڵایەکانی قورئان بە هەموو واتاکانیەوە. زۆر باشە مامۆستا ینی جەنابەت باسی تەدەبور و تێگەیشتن کرد لە قورئانی پیرۆز پرسیارەکەی من لەوەیە ئایا هەر قورئان خوێندن ینی بۆی بیخوێنینەوە یان ئەوەی کە خوێنەواری نییە لە ڕێگەی قەڵەم قورئانێکەوە بێ مۆبایلێکەوە بێ ڕادیۆ تەلەڤیزۆنەکانەوە بێ کە ختمەکەن یا لە مزگەوتێکا لە مەجلیسێکی حەڵەقەیەکی ختمی قورئانە دانیشە ئەمە گرنگە یان لەوە گرنگتر ئەوەیە ئێمە بتوانین ئاەتێک تەرجەمەکەین ئاەتێک لە خۆمانە تەطبیق بکەین ئاەتێک بکەینە کردداری نەک هەر خوێندنەوە بێ نەک بە زمان بێ دڵ ئاگای لێ بێ هۆش ئاگای لێ بێ هەموو جەواری حەکانی لەشمان ئاگای لێ بێ و تەنانەت کردەوەشی پێ بکەین ینی من حەزەکەم بزانم ینی ئەوەی کە ئەوترێ جوانە ئەوە نە ختمەم کردووە 10 ختمە نازانم 8 ختمە 15 ختمە 5 ختم کردووە ئەمە گرنگە بکرێ یان ئەوەی کە ئێمە بە فعلی لە قورئان تێبگەین کاڵین لە خزمەتیا بین و تەرجەمەیکەین بۆ سەر ئەرزی واقع. پرسیارێکی زۆر لۆژیکی و منطقیە طبعاً ئێمە ئەگەر بیر لە عادەت کەینەوە بەڕاستی لە هەڵاین یعنی بڵین لە مانگی ڕەمەزانە من 6 ختمم کردووە یان 12 ختمم کردووە ئایا ئەم ختمە چەند کاریگەری لەسەر من بەجێهێشتووە منی مامۆستای ئاینی کاسبکارێکی بەڕێز مامۆستایەکی قوتابخانە پزیشکێک لە نەخۆشخانەکەیدا ئەندازیارێک لەسەر بینا و باڵەخانەکەی ڕاگەیاندکارێک لە پشتی کامێرەکەی چەند کاریگەری لەسەر ئێمە بەجێهێشتووە بەڕاستی بۆیە گرنگە بیر لە عەدەد نەکەینەوە بەلایانی یەکەم بیر لە عودە بکەینەوە بیر لە ناوەڕۆک و فەلسفەی قورئان بکەینەوە بەڕاستی یعنی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ
ئەگەر یەک ئاەت بە تەدەببڕەوە بخوێنم لەلام خۆشەویسترە لەوەی کە ختمی هەموو قورآانی بەرز و پیرۆز بکەم. عمەری کوڕی خەتاب عیملاقی ئەم ئومەتە لە ڕیوایەتی صحیحە هاتووە کە سوورەتی پیرۆزی ئەلبەقەڕەی بە ماوەی 8 ساڵ لەبەر کردووە، ڕیوایەتێک گەڵێت 10 ساڵ، عەبدوڵڵای کوڕی بە 12 ساڵ لەبەری کردووە. جا پرسیاری لێ یەکەن بۆچی ئەوەندە پێچوو، بۆچی یعنی ئەوەندە زەمەنی پێچ و کاتی پێچ و کاتت بۆ تەرخان کرد؟ ئەویش فەرمی وەڵڵاهی هەر کەلیمەیەک لە سوورەتی پیرۆزی ئەلبەقەڕە کە خوێندومەتەوە ئللا لێی تێگەشتووم و تێڕاماوم و کرداریشم پێ کردووە. ئەمەیە یعنی خوێندنەوەی قورئان. بەڵام ئێمە خۆمە خەڵکی بێهیوا ناکەین بڵێن وەڵای ئێستا تۆ ختمەکەی لە مزگەوتیان لە ماڵەوە یان لە بەقەڵەم قورئان، ئەمە بێهیوای بوونی خەڵکی نییە. بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەڵێین خۆ ئەگەر خوێندنەوەی قورئانەکە تەدەببوری لەگەڵا بێت، تێڕامانی لەگەڵا بێ، سپاس بۆ خوا ئێستا کتێبخانەی کوردیش زۆر دەوڵەمەندە لە ڕووی تەفسیری کوردیەوە. هەر لە تەفسیری مامۆستای بەڕەحمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس تەفسیری نامیە، تەفسیری خاڵە، تەفسیری مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزە، تەنانەت ئێستا قورئان بە هەورامیش یعنی تەفسیر کراوە. مامۆستا جەمال بێدار خوا پاداشتی باتەوە ئەرکی کێشاوە. یعنی من پێم وایە حجەیەک نەماوەتەوە بۆ تێگەشتن لە قورئان، عوزرێک نەماوەتەوە بۆ ئەوەی مسلمان ئەمڕۆ بڵێ من لە قورئان تێناگەم و لە واتاکەی نازانم. یعنی ئەتوانی لەناو ئایباتەکەمانە، مۆبایلەکەمانە، هەر وەسیلەیەکی تر هەیە لەناو ڕۆژگاری ئەمڕۆدا کە ئێمە بەدەستمانەوەی و بەکارهێنین تێڕامێنین لە قورئانی بەرز و پیرۆست. جا بۆ ئەوەی کە زیاتر لە مانای بەڕاستی قورئان تێبگەین، ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ يتلونه حق تلاوته، ئەوانەی کە قورئان خوێننەوە و مافی تەواوەتی قورئانی بەرز و پیرۆزەدەن، ئەفەرمێ ئەن يشترك فيه اللسان والعقل والقلب، ئەبێ ئەم سێشتە تێیدا بەشدار بێ، زمان و ژیری و دڵی ئینسان. ئەفەرمێ بەشی زمان بریتیە لە سەلامەتی نوتق، واتە ئەوەیە کە قورئان بە جوانی بخوێنیتەوە. جوان خوێندنەوەی قورئانیش ڕێگە هەیە. بۆ نمونە لە خزمەتی مامۆسایەکی شارەزا کە پێوترێ ڕێگەی تەلەقی و مشافەهە، واتە ڕوبەڕوو لە خزمەتی مامۆساکە دابنیشی، تەجویدێکی باش بزانی، قورئانەکە بخوێنیتەوە، مامۆساکە بۆ تەصحیحکە. ئەمە یەکەم دەروازەیە کە ئیمامی غەزالی ئەفەرمێ بۆ ئەوەی دوو دەروازەکەی تری بە شوێندا بێ، بەروبووم هەبێت لە خوێندنەوەی قورئانی بەرز و پیرۆزە، ئەفەرمێ ئەکرێ یەکەم دەروازە بریتێ لە سەلامەت و نوتقی وەتەرتیل، یعنی لە خزمەتی مامۆسایەکە دابنیشی جوان قورئان بخوێنیتەوە. کوردستانی ئێمەش الحەمدولله لەمڕۆوە دەوڵەمەندە ئێستا، یعنی بۆ نمونە ڕێکخراوی ئیقڕامان هەیە، ڕێکخراوی نووری حیکمەمان هەیە، ڕێکخراوی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزمان هەیە، چەندین ڕێکخراوی تر کە ئێستا ناتوانم ناوی هەمویان بێنم، وە گوتم حجەیەک نەماوەتەوە بۆ خەڵکێک کە بڵێ من نازانم قورئان بخوێنمەوە. کەواتە بەشی زمان ئەبێ یعنی قورئان کە ئەیخوێنیتەوە زمان بەشدار بێتیایە لە جوان خوێندنەوە. اینجا ژیری بەشدار بێتیایە. ئیمامی غەزالی فەرمی عەقڵی ئینسان بەشدار بێتیایە لە ڕووی تێگەشتن لە واتاکانی قورئان، دڵیش بەشدار بێتیایە لەوەی کە چەندە کاریگەری بەجێ ئەهێڵێ لەسەر ژیانی ڕۆژانەمان و لەسەر ڕەفتارمان. زۆر باشە. ئەمانە هەمووی بۆ کەسانێک بە تایبەتی کە خوێندەواریان هەیە. بەڵام ئەوانەی کە خوێندەواریان هەیە یاخود ئەوانەی کە ڕۆژانە ئافرەتێکە لە ماڵەوە سەرقاڵی ئیشوکاری ماڵەوەیە، یاخود شۆفێرێکی تەکسیە، کەسێکی تر لەسەر کار و کەسابەتە، ئێستش هەمومان سەماع و بلوتوس و هێدفۆن و ئەمانە هەیە. ئەوانە چی بکەن کە لە خزمەتی قورئان دابن، ئەم مانگە پیرۆزە دەرفەتەکەی خێرەکەی چەند قاتە با لە دەستی خۆیانی نەدەن، چۆن هانیان بدەین؟ جوانە، دەست خۆش بێ. ڕاستی من لێرەوە دەستخۆشی لە هەموو خوشک و برایەکی بە ڕێزی مسلمانەکەم کە ئەوە ڕێزی ڕەمەزان ئەگرێ، ڕێزی قورئان ئەگرێ، یعنی بەڕاستی حورمەت و شەرم و حەیایە ئەینوێنێ بەرامبەر بە خوای پەروەردگار کە نایاڵێت خولەکەکانی ئەم مانگە بەزایە بچن بەسەریا، لە نێو سیارەکەیدایە و شۆفێریەکە گوێی لە قورئان گرتووە، لە ماڵەوەیە و چێژ لێ ئەنە گوێی لە قورئان گرتووە، ئەوە جێگەی دەستخۆشی و دوعای خێرە. طبعا ئەو کەسانەی کە نایخوێننەوە وەگە فەرمووی ئایا ئەجریان هەیە؟ بێگومان ئەجریان هەیە، پاداشتیان هەیە. والسامع كالقارئ، کەسێک کە گوێبیستی ئەبێ وەکو قاریئەکە وایە، بەڵام گرنگەوەیە گوێبیست بێ. بۆ چونکە خوا جەل جەلالوهو فەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا، ئەمە دوو ئاماژەی بە دوو شت کردووە خوا جەل جەلالوهو. فەرمێ ئەگەر بیستان قورئان خوێنرا، ئیتر دیاری نەکردووە کێ ئەی خوێنێ، یعنی احتیمالەکە مسلمانێک بخوێنێ، ئەو مسلمانە ئافرەت بێ یان پیاو بێ، بەڕەحمەت بێ مامۆستا عومەر ڕێشاوی ئەی فەرموو لەوە چێ منافقیش بێ ئەو کەسە، بەس خوا جەل جەلالوهو فەرموویەتی وإذا قرئ القرآن، کەواتە بینا مەجهولە، هەر کەسێ بیخوێنێ
فەرمانەکە ئەمەیە فەرمانەکە ئەوەیە کە فەرمێکە فەستەمیعوا له گوێی بۆ بگرن و ئەنصتوا بێدەنگ بن کەواتە ئەم خوشکە بەڕێزەمان لە ماڵەوە لە بەردەم تەلەڤیزیۆنێکە دانیشتۆ ختمی قورئانی پیرۆز ڕۆژانە لێ ئەدرێ گوێی بۆ ئەگرێ بێدەنگ ئەبێت لە ڕادیۆ گوێی بۆ ئەگرێ بە قەڵەم قورئان ختمەکەی ئەکا ئەوە ئەجری ئەوەی هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من قرأ حرفا في كتاب الله فله حسنة هەر کەسێ پیتێک لە قورئان بخوێنێ چاکەیەکی بۆ هەیە والحسنة بعشر أمثالها واتە حەسەنەیەکیش لە لای خوا بەرامبەر بە 10 ئەنووسرێ بەڵام لە مانگی ڕەمەزانە مضاعفە بێتەوە 1 بە 700 یعنی 1 پیتی قورئان بخوێنین لە بەرامبەرەوە 700 حەسەنەمان بۆ ئەنووسرێ گوێ بۆ 1 پیتی قورئان بگرین بە دڵ و بە گیان و بە ڕۆح 700 حەسەنەمان بۆ ئەنووسرێ ئەمە گرنگە ئەم ڕۆحیەتە لە ناومانە دروست بێ و بەو جۆرەش ئێمە گوێ لە قورئانی بەرز و پیرۆز بگرین هەر بۆیە مژدە بێ لە هەموو برا و خوشکێکی مسلمان کە خۆشەویستی قورئان لە دڵیا چەسپاوە گوێ بۆ قورئانی پیرۆز ئەگرێ بەو شێوازانەی کە ئاماژەمان پێکرد ئینشاءڵڵا بەرەو فەرمایشتەی پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم کە فەرموویەتی زۆر باشە مامۆستا ئەگەر قۆناغێک بچینە سەروتر باسمان لە قورئان خوێندن کرد باسمان لەوانش کرد کە گوێبیستی قورئانە بن ئەی ئەوانەی کە ئێستا لێرە و لەوێ بیستین لە شار و شارستانی هەرێمی کوردستان کۆمەڵک گەنج سوپاس بۆخوا لە پاڵ پیشەکەیانە لە پاڵ کاسپیەکەیانە لە پاڵ ئەوەی کە قوتابین لە قۆناغەکانی ناوەندی بێ لە زانکۆ بێ لە پەیمانگا بێ فەرمانبەرێکە لە پاڵ کارەکەی خۆیان هەوڵی یان با بڵین کار لەسەر ئەوە کە قورئان ئەزبەرکە قورئان حفظکە لەبەریکە پلە و پاداشتی لەبەرکردنی قورئان چی ئایا قورئان لەبەرکردن هەر بەڕاست گرنگە خێر و سەواب و ئەجری لەسەریانە بەنسبەتی لە بەرکاری قورئانەوە طبعا فەرمایشتی پێغەمبەر عليه الصلاة والسلام هاتووە لەسەری و بەنسبەتی خوێنەری قورئانیشەوە هەر فەرمایشتی پێغەمبەر عليه الصلاة والسلام زۆرە لەسەری بەس بەنسبەتی ئەو کەسەی کە فعلا لە پاڵ پیشەکەیدا قوتابیە وەک فەرمووت فەرمانبەرە خوشکێکە لە ماڵەوە کاتی خۆی تەرخان کردو خۆی یەکلایی کردوێتەوە ببێتە حافظ القورئان طبعا حافظ القرآن تنها بريتينيا لوي لفاتحة حتى سورة ناس قرآن لبركة ويتبلى من حافظ حافظة وحافظة يحفظ على لسانه وعلى سمعه وعلى بصره يعني براستي زماني بباريزي لخرابة كاري جوشكي بباريزي لبسني خرابة قاتشكاني بباريزي لبرو خرابة چون واتببيت قرآن يمشي على الأرض هروكو عايشة السلام خوي لسربي بيناسي بيغمري خوي كرت قرآن يمشي على الأرض وات قرآن يقبو بسرزويات يبر أبو بيغمر عليه الصلاة والسلام أو كان خلقه القرآن ياخد همو خروشتكاني قرآني بون جار خوش كبرايكي بريس كنيتي أوي هنا وقرآن لبركة إما دس خوشي دعاء خيري بوكين بس لما قرن ترى ويا ببيتا براستي قرآنكي برجسته بوبا بالاترين كسي أمولاتا لرويد صلاة و قرآن لسروي همو اشتكاني ترى وبدل لي بوبا هاو سريك لمالي خويدا براستي كرداوكاني قرآني بن بوبا مێردێک لە ماڵێکە کردەوەکانی قورئانی بوون بوبا ئەندازیارێک لەسەر بینایە کردەوەکانی قورئانی بوون ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژێک دانیش بوو لە ناو قوتابیەکانیدا مژدەیەکیان بۆ هێنا وتیان مژدە بێ ئەی پێشەوە فەرمووی چی بووە وتیان قوربان یەکێک لە گەنجەکانی مزگەوتەکەت هەموو قورئانی لەبەر کردووە ئەویش پیرۆزبایی و دوعای خێری بۆ کرد فەرمووی زۆر باشە بەڵام ئەگەر تەنها لە بەرکردنی قورئانەکەی مەبەست بوو بێ ئێمە یەک مصحەفمان زیاد کردو بۆ مەکتەبەی مزگەوتەکەمان بەڵام ئەگەر بێت و لەگەڵ لە بەرکردنی قورئانەکە شاخ و ڕەوشتیشی گۆڕانکاری بەسەرا بێ قورئان بەرجەستە بێ لە ژیانی ڕۆژانەیدا گومانی تێدا نییە بەڕاستی ئەو کەسە ئەوەیە کە خوا جەل جەلالوه لە ڕۆژی قیامەتا پێوترێ ئیقڕە وەرتەقی کەما کونتە تورەتیل فی الدنیا جا ئەم ئیقڕە وەرتەقیە دایکمان عایشە فەرمێ پلەکانی بەهەشت بە ئەندازەی ئاەتەکانی قورئانن واتە ئەگە کەسێ 50 ئاەتی لەبەر بوو پلەی 50هەمینی بەهەشتی پێ بەخشرێ ئەگەر 100 ئاەتی لەبەر بوو ئەوە زیاتر اینجا لە ڕۆژی قیامەتە خوا جەل جەلالوه تاجێکی زێڕین ئەخاتە سەرسەری ئەو دایک و باوکەی کە ئەم مناڵەیان وا پەروەردە کردووە جا ئەمە پاداشتی دایک و باوکەکەی ئەی ئەبێ پاداشتی پەروەرشیار و معەلیم و ئەو مامۆسایەت چی بێ کە کاتی تەرخان کردو بۆ ئەم قوتابیەی تاوەکو هەموو قورئانی لەبەر کردووە و پاداشتی ئەم قاریئی قورئانە و حافظی قورئانەش لە ڕۆژی قیامەتە
زۆر فەزڵەکەی گەورەیە کە ئەوەیە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان و ڕازگۆیانە کۆ ئەبێتەوە و یەکێکە لەو کەسانەی کە ڕێگەی پێدرێت تکا و شەفاعەت بکە بۆ دایک و باوکی و بۆ کەسە نزیکەکانی و بۆ هاوڕێکانی. جا خۆشبەختی بۆ دایک و باوکێکی بەڕێز بتوانێت کە منداڵەکانی فێر بکە و هان بدا و تەشجیعیان بکە ببنە لە بەرکارێکی ڕاستەقینەی قورئان تاوەکو کۆمەڵگەمان زیاتر ئینشاءالله لە درەوشانەوە و لە بەرەو پێشچووندا خۆی ببینێتەوە. زۆر باش مامۆستا کەواتە بە کاکداناوەتی بانگاوێکی دیگەش بڕۆینە پێشەوە. مامۆستای قورئان لەم ڕەمەزانەدا چه خێر و دەستکەوتێکی هەیە ئەوانەی کە دایک و باوکن منداڵەکانیان فێری قورئان دەکەن یاخود مامۆستایەکە لە کۆڵانێکە لە مزگەوتەکەیە تەلەبەی قورئانی هەیە و فێری قورئان خوێندنیان دەکات. هەل لەگەڵ ئەویشە بۆ تەواوکردنی پرسیارەکەی هاوکارم مامۆستا ئەوەی کە دانیشتووە فێر ئەبێ لە بەردەستی ئەو مامۆستایە ینی ێزگاری با هەردووکان وەڵام بیتۆ سواس دەکەین. بەڵێ ئەلبەتە بەسە بۆ گەورەی مرۆڤی موسڵمان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی خەیڕوکم ئیتر ئەمە بڕاوەتەوە یعنی باشترینی ناو ئێوە کێیە؟ من تعلم القورآن ئەوەیە کە قورئان فێرە بێ کەواتە ئەمە قوتابیەکەیە وعلمه ئەو کەسەش کە خەڵکی فێر ئەکا کەواتە بێ بە فلتەری فێربوونا ئێمە تێبپەڕین. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی خەیڕوکمە بۆچی؟ چونکە لە خزمەتی جبریلا دانیشت ماوەی 23 دانە ساڵ ڕۆحمان بە قوربانی بێ سەبری گرت ئارامی گرت بەڕاستی ناڕەحەتی بینی. جبريل عليه السلام 23 دانە ساڵ ئێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەلیمە بە کەلیمە ئەمانەتەن من عند ربه ئەیهێنێتە خوارەوە فێری پێغەمبەری خوایەکە صلی الله عليه وسلم پێغەمبەر وەری ئەگرێ عليه الصلاة والسلام و سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فێرەکە هەموو ئەم فلتەرانە پشتا و پشت و دەسا و دەس و دەما و دەم بە سەنەدێکی متصلی متواتر ئەم قورئانە گەشتۆتە لای ئێمە. جا ئەگەر کەسێک بێت کاتی خۆی تەرخان بکە دابنیشێ خەڵکێک بێنە خزمەتی فێری قورئانی بەرز و پیرۆز ببن بەڕاستی ئەمە پاداشتێکی زۆر گەورەی هەیە لای خوا. خۆشبەختی بۆ ماڵێک بۆ مزگەوتێک کە قورئانی تیاوترێتەوە خۆشبەختی بۆ کەسێک کە خوا تەمەنێکی پێ عەتا کردووە لای خوا معلومەکەی کۆتایی پێ بەس لای ئێمە نامەعلومە بتوانێت ئەو تەمەنەی بە باخچەی قورئان ڕازاوە بکە بە وتنەوەی قورئان ڕازاوە بکە. خۆشبەختی بۆ مناڵێک بۆ دایک و باوکێک کە با پارەش سەرفکەن با تەکلیف بکەن لە مامۆسایەکی بەڕێز کە کاتی خۆی حەبس ئەکا و تەرخانەکە بۆ ئەم کوڕیان بۆ ئەم کچەیان تا ببێتە قاریئی قورئان ببێتە فێرخوازی قورئان ببێتە خەیڕوکم کە وەک پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی خەیڕوکم من تعلم القورئان وعلمه. جا ئەمە بەڕاستی گەورەیە بۆ مرۆڤی موسڵمان چ وەکو فێرکار وەکو مامۆستا چ وەکو فێرخوازیش لە خزمەتی قورئانا بێ بەر ئەو مژدەی پێغەمبەرە ئەکەوێ صلى الله عليه وسلم. زۆر باشە مامۆستا من لای خۆمە دوا پرسیار ئەەکەم هاوکاریش مەگە پرسیارێکی هەبوو بەڵام کاتمان کەم ماوە ئەگەر بە گوشراوی و کورتتر وەڵام بێتەوە سپاس دەکەم. باە قۆناغی کەش بچینە سەرەوە. ئێستا لەو ڕێکخراوانی جەنابەت باست کرد و لەلایەن هەندێک کەسایەتی و مامۆستاوە کۆمەڵک گەنج چ لە خوشکان چ لە برایان کۆمەڵک خەڵک ئێستا موسڵمان دیندار نوێژ خوێن سەرقاڵی قیراعاتن بە شێوازە جۆرا و جۆرەکان. ئایا جگەل لە تەجوید ئەنی جەناب تەزانی معلومی جەنابەتم باسی تەجوید ناکەم کەەوە پایەکی گرنگە بۆ قورئان بەڵام لەسەر و ئەمەوە خەریکی قیراعاتن ئەم قیراعاتە گرنگی چییە؟ ئایا فعلەن هەر گرنگە شارەزابین یان ناوە ئایا بۆ هەموو کەسێکەیان بۆ کەسانی تایبەتمەندە بە کورتی سواس دەکەین؟ والله ئەمە هەر بۆ خۆی بەرنامەیەکێ کاک داناییان یعنی مەسەلە باسی قیراعات يعني الحمد لله بندا قراءاتي 7 مجازم لخدمتي جنابي دكتور دياريا خو پاداشتي باتو دز بتمنيه وبغري من اجازه قراءاتي عاصم عمر قلتو قراءه كاني تريج دولاتي السودان ورم قلتو خوي جور لي ماني قبول كحر ام برسياره بو خو يعني برنامجك اوي كبيم استوديوش نقوي استكقسا كم جمله دنگكي خوما دوباتي كاتو بكرتي عرزت كم قراءات طبعا هم متواتره قراءاتي 7 يعني قراءاتي 10 لبيغمر صلى الله عليه وسلم بومن ما وتوا بسندي وابستا يعني رشتي وابستا بيغمر اخوه عليه الصلاه والسلام بومن ما وتوا سپاسی خوا کینەوە گەورەیە کە بم ئومەتەی بەخشیوە لە کوردستانی خۆشمانە الحەمدولله کۆمەڵی مامۆستای بەڕێز و خواویست و خۆنەویست بەڕاستی کاتی خۆیان تەرخان کردو بۆ کوێرنەبوونەوەی ئەم قیراءەتانە
بەنسبەتی پرسیارەکەشەوە مەرج نییە هەموو کەس قراءات بخوێنێت چونکە قراءاتی متعدد بەڕاستی ضبطی ئەوێ واتە ئەوەی کە ئەی خوێنێت ئەبێ بەڕاستی ئەم قراءاتانە لە یەکتری جیا بکاتەوە لە ڕووی شەرعیشەوە کەسێک کە ئیمامە دەکا یعنی ئەبێ بە نوێژ خوێنەکانی بڵێ ئەی خەڵکینە من ئەم قورانەی ئەی خوێنم ئێستا لەسەر ڕیوایەتی حەفزەی خوێنم یاخود بە ڕیوایەتی شوعبەی خوێنم یاخود بە قراءەتی ئیبن کەثیرەی خوێنم یعنی لە ڕووی شەرعەوە دروست نییە تۆ لە یەک ڕکعەتی نوێژە دوو قراءەت یاخود دوو ڕیوایەت بە تێکەڵی قورئان بخوێنی چونکە ئەبێتە مای سەر لێ شێوانی مسلمانان بەڵام کولەن بەگشتی ئەم ڕیوایەتانە ڕیوایەتێکی متەواتیر و صحیحن لە پێغەمبەرەوە عەلەیهی الصەلاة والسلام لە سەحابە بەڕێزەکانەوە لە تابعینەوە تا گەشتۆتە لای ئێمە بە سەنەدێکی متصلی متەواتر بۆمان ماوەتەوە وەک گوتیشم مەرج نییە هەموو کەسێ بیخوێنێ بەڵام گرنگە ئێمە لە کوردستانی خۆمانە وەک چۆن مەذهبی ئیمامی شافعی زۆر بەربڵاوە لە ناومانە لە ناو کۆمەڵگەی کوردەواری خۆشمانە الحەمدولله ڕیوایەتی حەفز زۆر بەربڵاوە و پێشم وابێ یعنی لە سەدادە ئێستا خەڵکێگەیە زۆر قراءاتی سەبعی هەیە یان عەشری هەیە مەرج نییە هەموو کەسێک یعنی سەرقاڵی ئەو ڕیوایەتانە بێ ئەوەش کە ئەی خوێنێ بۆ ئەوەیە کە ئەو ڕیوایەتانە کوێر نەبنەوە و ون نەبن بەڕاستی خێرێکی گەورەشە ئەگەر مرۆڤ بتوانێت کاتی خۆی تەرخان بکات و بتوانێت زەبطی ئەو ڕیوایەت و قراءەتانە بکات زۆر باشە مامۆستا دیارە گەر مامۆستا کەسێک فێری قورئان دەکاوە و قوتابیەکەشی هەر کەسێکی تر دوای خۆی فێری قورئان خوێندن بکە وەکو سەدەقەیەک و خێرێکی جاریە بۆ مامۆستاکەی دەمێنێتەوە خەڵکانێکن لە دەرەوەی ئەو ڕێکخراو ناوەندانە ڕەنگە توانا و زانیاری ئەویان نەبە ببنە مامۆستا بەڵام ڕەنگە لە ڕووی مادیەوە بتوان هاوکاری ئەم ڕێکخراوانە بکەن یاخود ئەم ڕێکخراوانە لە هەندێک شوێن کێسا پەریان پێ دەدرێ بینای تازە بکەنەوە ئایا خێرخواست چۆن خێری چۆن بتوانێت دەستی هەبێ لە دروستکردنی بینای ئەم ناوەندە و ئەم ڕێکخراوە تایبەتانە بۆی کە وەکو خێرێکی جاریە بۆی بمێنێتەوە وڵایی بەبێ مجاملە من دەستی هەموو کەسێک ماجەکەم بەڕاستی کە لەم کوردستانەدا سەرقاڵی ئەلیف و بەیەکی ئەوەیە کە خەڵکی فێری قورئان بکات و لەگەڵ خۆیان زیاتر ئاشنای بکات لە سەروی هەموو ئەوانەوە من زۆر سپاس و ڕێز و دوعای خێر بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانە ئەەکەم چ لەو ڕێکخراوانەی کە ناومان هێنان چ لەوانەش ناومان نەهێناون خوا پاداشتی بە خێریان بداتەوە ئەلبەتە بەڕێزان مەسەلەی بەڕێوەبردنی ئەم ڕێکخراوانە دوو بەشە بەشێکی مرۆیە کە کۆمەڵی مامۆسای خواویست و خۆنەویست خۆیان وەقف کردووە تا بتوانن قورئانی پیرۆز زیاتر پەرە پێ بدەن و خەڵکی ئاشنا بکەن بە وردەکاریەکانی قورئان کاڵێن قورئان تەنها مەبەستمان تەجوید نییە معانی قورئانە علومی قورئانە تێگەشتن لە قورئان بەرجەستەکردنیەتی لە ژیانی ڕۆژانەمانە ئەمە بەشی یەکەمی وەکو لایانی مرۆیی کۆمەڵی مامۆسای بەڕێز خۆیان تەرخان کردو بۆ ئەو بوارە بەشی دووەم لایانی مادیە گومانی تێدا نیە هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە کوردستانە هەن ئەی طبعا بینای پێویستە ئەی بێگومان ئەگەر بینانەبێ لەکوێ دەرز بوەترێتەوە بۆیە خۆشبەختانە الحەمدولله لە کوردستاندا کۆمەڵی خێرخوازی بەڕێزن کە بەڕاستی ئێمە شەو و ڕۆژ دوعایان بۆ ئەکەین خوای گەورە دەست بە باڵیانەوە بگرێ بەرەکەتی خۆی بڕێژێ بەسەریانە کە هەر کاتێ لە تەقەدرابێ لە دەرگای ماڵ و دڵیان ئەو خەڵکەیان بەڕاستی ناومێد نەکردووە و ئەوەش ئەبێتە سەدەقەیەکی جاریە کە پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام ئەفەرمێ ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث یعنی کاتێنەوەی ئادەم ئەمرێ هەموو کردەوەکانی کۆتاییان پێد ئللا لە سێ ڕێگاوە نەبێ یەکێک لەو ڕێگایانە سەدەقەتون جاریە جا موژدە بێ بۆ ئەو خێرخوازە بەڕێزانەی کە دەستیان بووە لە دروستکردنی ئەو بینایەدا لە دابینکردنی خەڵاتەکانە لە تەشجیعکردنی حافظەکانە لە دوای مردن و وەفاتیان بەردەوام ئەو بەڕێزانە خێریان بۆ ئێت و پلەی قیامەتیان سات لە دوای سات بەرزتر ئەبێتەوە و قەبریشان بۆ ئەبێتە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت بە یارمەتی خوا دەستخۆش بەڕێز مامۆستا میهرەبان کە ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵ مامووی بێگومان ئێمە پرسیاری زیاترمان ما و جەنابیشت بێگومانم ئەدویست قسەی زیاتر لەسەر بابەتەکە بکەیت چونکە بابەتەکە زۆر لەوە زیاتری هەڵەگرت بەڵام کات هەرەوە دەرفەتی بکەین دووبارە سوپاس دەکەین داوای لێبوردنی شەکەین وتت جۆم لە قسەکانی خۆمەتۆ دیارە گرفتێکی تەکنیکی هەبووە دووبارە سوپاس دەکەین مامۆستای بەڕێز بینەرانی ئازیز و خۆشەویست پشوویەکی کوردوەرەگرین و ئەگەڕێینەوە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی میهری ڕەمەزان لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ هاوکارم کاکدانا دەست پێک دێنەوە لای پەیوەندیە تەلەفۆنەکانیەوە لە کاتژمێری دووەمی بەرنامەکەماندا پرسیاری تازەکەشمان ئەوەیە دەڵێت چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە 114 سوورەتە بە خێرایی سێرێکی بکەن و تەلەفۆنەکانتان
هەڵگرن بۆ ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامە بۆی کە وەڵامی ڕاست بەدەست بێنن. بزانین یەکەم پەیوەندی کاکدانە کێمان لەگەڵ بزانم ئاوازمان لەگەڵایە لە کەرکووکەوە. خاتوو ئاواز. ئەلو بەڵێ سەلام عەلەیک. عەلەیک سەلام وەرەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەنامەکەتان لێکم. زۆر سوپاس دەستخۆشی بۆ تۆش کە پەیوەندیت کرد ئاواز یا بە. سپاسانەکەم. خی گەورە ڕۆژ و تاعەتان لێ قبول بکە و دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. ئامین انشاءالله. خاتوو ئاواز پرسیارەکەمان لەسەر شاشە ئێستا دەرەکەوێت ئەوە تا ئێمەش دووبارەی دەکەینەوە. چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە؟ 114 سوورەتمانەیە، چەندیان بە ناوی پێغەمبەرانەوە هاتووەتە خوارەوە؟ ئاسانکاریەکەم بۆ ناکەن؟ تۆ شتێ بڵێ. 50 سوورەت چۆنە؟ 50؟ بەڵێ. بەڕەئی من ئەڵەم زۆرە. زۆرە؟ بەڕەئی من ئەڵەم دابەسی باشترە. با 10 سوورەت بێ. چەند؟ 10. 10؟ دوا وەڵامەوە؟ وەڵی نازانم ئەگە یارمەتیشتم بدەن وەڵی یارمەتی من ناوێت من 15 نا تۆزت دابەسا. 10 دوا وەڵام بنووسین؟ تەواو 10؟ ئاوازخان وەڵی نازانم هاوکاریم ناکەنی تر؟ ئێدەوە هاوکاریمان کردی بەخوا. باشە سپاسانەکەم. سەرچاو خوشکی من ئەوە 10 سوورەت بۆ تۆ نووسین. پەیوەندیەکی دیکەمان لەگەڵا کاک مەحەممەد کاک مستەفا لەکە مستەفا عوسمان. کاک مستەفا سڵاوی خوا لێبێت. عەلەیکم سەلام. چۆنی کاک مستەفا گیان باشی؟ کاکە مستەفا. تەلەڤیزیۆنەکەت کسکە کاک مستەفا گیان لە مۆبایلەکەەوەی گوێمان بۆ بگرە باشە؟ تەمەنت چەندە؟ بەناوەتانەکەم و ڕەمەزانتان پیرۆست بێت. زۆر سپاس لە تۆش ماڵەکەم. تەمەنت چەندە کاکە مستەفا؟ تەمەنم 12 ساڵە. ڕۆژوەگری؟ بەڵێ. هەموویت گرتووە؟ بەڵێ. ئەی ئافرینت بێت. 12 کاتە کۆری چەند؟ 12 کاتە کۆری 6 باشە مەژە کاتە وەگرت. ئەگەر لە پرسیارەکەمان هەیە کاکە مستەفا؟ بەڵێ. وەڵامەکە لای تۆ چییە؟ لە من 5 سوورەتە. چەند؟ 5. 5؟ بەڵێ. دڵنیایت؟ بەڵێ. باش ئەڵێی دڵنیام. دەست خۆش بێ. زۆر باشە کاکە مستەفا گیان. سپاس دەکەین. کاک ئەحمەدمان لەگەڵە لا هەولێرەوە. سلام عەلەیکم. عەلەیکم سەلام کاک ئەحمەد گیان. خۆش بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس کاک ئەحمەد. کاک ئەحمەد پرسیارەکەمان لەسەر شاشە ئێستا دەرەکەوێت بۆ جەنابیش دووبارە دەکەینەوە. چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە؟ زانیاریی وامە سەرنی بەس باوە پەیوەندەکەی پێشەوا 5 بێ. 5 بێ؟ بەڵێ. دەست خۆش زۆر سپاس خوا لەگەڵ کاک ئەحمەد. سپاس دەکەین کاک ئەحمەد گیان. چێمان لەگەڵایە؟ زۆر باشە چاوکەتی کە پەیوەندیەکە ئامادە دەبێت. ئازیزان ئەوانەتان کە پەیوەندیمان پێوە دەکەن با ناوی دوانی خۆتان بڵێن و هەروەها لە هەموو شەوێکدا ئێمە تیر و پشک دەکەین بۆ ئەوانەی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە. کەسێک لە ناو تیر و پشکەکەی هەڵدەبژێرین لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان جارێکی دیکە تیر و پشک بۆ هەموو ئەوانە دەکەین کە لە سیشەوەکەدا ناویان دەرچووە. دوو کەس لەمانە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێدەبەخشی. زۆر باشە. چینە کەرکووک نەسرین عومەر وەرەگین. نەسرین خان سڵاوی خوا لێبێت. عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه. ئەگەر لە پرسیارەکەمانە بەرنامەکەتان یەکەم هیوادارم خۆی گەورە پاداشتی شێرتان باتەوە. خۆی گەورەی تامازی بۆم بەرنامە جوانە. سپاس لەگەڵ جەنابتان. لەسەر یاری کۆڕەکەکەم ئینشاءالله بۆ هاوڕێیان. باش. وەڵامی پرسیارەکەمان پرسیارەکەم بۆ بخوێنەوە. باشە. چەند سوورەت لەو 114 سوورەتی قورئانی پیرۆز چەند سوورەتیان بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە؟ بەڵێ. چەند؟ وەڵڵاهی 5 باسی ئینشاءالله بە هاوکاریەوە. وەڵڵاهی من نازانم. من لە تۆیە پرسم. یعنی کاڵم نازانم من وەڵامەکە ئازانم بەزەوە تۆ بڕیار بی. با ئینشاءالله دەبێت. دا؟ بەس دووبارەی کەرەوە یانی چەند سوورەت دەهینایە؟ بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە. بۆ نمونە سوورەتی محەممەدمان هەیە، سوورەتی یوسفمان هەیە. سوورەتی محەممەد و سوورانی پێغەمبەرانەوە نراوە سڵ
بەڵێ ئینشاڵڵا با پێنج بێت. 5 بێ؟ بەڵێ بڵێ دەستخۆش خاڵ لەگەڵ بێ. لە پشدەرەوە خاتو ئیمان محەممەد. خاتو ئیمان سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش. سڵاو لە تۆش بێ کاتێک تۆش باش. هەموو کاتێکت باشتر. ئیمان خان تەمەنت چەندە؟ تەمەنم 13 ساڵ. 13 ساڵ. زانیاریت هیچ هەیە لەسەر قورئان؟ ئەرێ. چۆن؟ بەڵێ؟ زانیاریت هەیە هیچ لەسەر قورئان؟ بەڵێ. باشە کەس هەیە لە تەنیشتت هاوکارت بێت؟ باوکم. هەیە؟ بەڵێ. کێ هەیە؟ باوکم. باوکت. کاتە پشت بە باوکت بوەستە زەرەر ناکەیت. چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە؟ حەوت. نازانم. حەوت. حەوت تەواو؟ بەڵێ. باش. دەستخۆش دادا ئیمان. ئەچینە هەولێر. چێمان لەگەڵایە لە هەولێر؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سەروین عەبدوڵڵاه. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس. بەڵێ لە دەست زیاتریان کەمترە ئەو هاوکاریان بکەن قەت هاوکاری منتان نەکردووە. تۆ ئەو سەرە لێ گرتوین یەکسەر. لە دە زیاترە یا کەمترە؟ کەمترە. بەڵێ؟ کەمترە لە دە کەمترە. لە دە کەمترە وەڵڵاهی بۆ ناڵێی لە 4 و 5 و 6 زیاترە. چۆن؟ 7 و 5. یەکێکمان پێ بڵێ. لە بینی 7 و 5؟ نا لە 7 و 5. بەڵێ؟ 7 و 5 کامیان؟ وەڵڵاهی وەڵامی ڕاست هاتووە. وەڵامی ڕاست؟ بەڵێ. تۆ یەک هاوکاری دەکەین وتە لە دە کەمترە یان ناوتمان کەمترە. ئەم هاوکارێ بۆ پەیوەندی کتر هەڵەگرین. یا 5 یا 7مان پێ بڵێ. وەڵڵاهی با 5 بێ. با 5 بێ دەستخۆش بێ سەروین خان. زۆر سەرت چاو. پەیوەندیەکی دیک لە سلێمانیەوە کاک نەوزات عەلی. کاک نەوزات سڵاوی خوا لێ بێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. کاتتان باش قڕانگیان. هەموو کاتێک کاک نەوزات. سڵاو ڕێزمێ بۆ کاکدانا و کاک جەلالی بەڕێز. زۆر سپاس عەزیزی ئەمەیت. زۆر سەلامەتان کرا و مەحفوظن ئینشاءالله. زۆر سپاس وەڵامی پرسیارەکەت لایە کاک سۆران. کاک نەوزات. بەڵێ قوربانگیان. چەندەیە؟ 6 دانە. 6 دانەیە؟ بەڵێ. تأکیدی یان تۆش هەرحەزەکرە و ژمارە بڵێ کە ئەوان بڵێ. پێغەمبەرەکان حەزرەتی یوسف. باشە. محەممەد. باشە. حەزرەتی ئیبراهیم. باشە. حەزرەتی یونس. باشە. حەزرەتی نوح. حەزرەتی هود. ئێمە 6. باش ئەمە 6 بۆ تۆ نووسین بزانین تا ئێستا 6 تیان نەبوو با 6 بۆ تۆ بنووسین. خوا لەگەڵ کاک نەوزات گیان. سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندێکی دیکەمان لەگەڵە؟ چێمان لەگەڵە؟ وا خەریکی ئەوەن بۆ دیێکردن و ناوێ پرسن. پێم وایە کاتیش بۆ پەیوەندیکردن نەماوە کاکدان. کۆتا پەیوەندی بێمە؟ با دوایین پەیوەندی بێت. ئەمە دوا پەیوەندیە. پەیوەندیەکی دیکەمان لەگەڵایە بۆیە بینەران کاتێک کە پەیوەندی دەکەن کەمێ سەوتان بەرزکەنەوە. محەممەد تەحسین لە چەماڵ. کاک محەممەد سڵاوی خوا لێبێ. ئەلو. بەڵێ. کاک محەممەد. لە بەڕێستە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بەڵێ. کاک محەممەد گیان پرسیارەکەمان ئەمەیە. چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە؟ خۆی 8 ئەگەر لوقمان بە پێغەمبەر بژمێرێنەوەکە بەڵام ئەگەر لوقمانی لێ دەرکەی 8. ئەتوانی ناوەکان ینی ناوی ئەو سوورەتانی کە بە ناوی پێغەمبەران بیان بژێری؟ یونس. هود. یوسف. بەڵێ. ئیبراهیم. نوح. إبراهيم. نوح. طه. بەناوی پێغەمبەری خۆمانەوە وایە؟ پێغەمبەر سەلەم بەڵێن چەند ناوێکی هەبووە ئەحمەد و محەممەد و تەها و ئەوانە بەس لە ئەسڵا ناوی چییە؟ محەممەد. ئەوانی تر وەکو چۆنەڵی لە ناو عەرەبا وەکو لەقەبێکیا وەکو معنای محەممەد یان ناوەکان حساب ناکەنەوە؟ نانا ناوی پێغەمبەران. بابا هەڵایەنەوەکان با پێ بڵم یەکێک بژمێن. یونس. هود. یوسف.
ئەمە سێ ئیبراهیم ئەمە چوار دەی ئەمە چوار لوقمان وتان پێغەمبەر نییە پێغەمبەرە یاسینیشەوە حساب ناکەن یاسین حساب ناکەن باش محەممەد مە پێنج ئەوە شەش یا پێنج ئێستا چەند نوحیشمان ماوە کۆتا پێغەمبەر چەند یعنیەوە ژیان ئەوە چەندی کرد وەڵاوە تا تۆ ژمار من بەناو پێم وتی نازانم پێشناوەکە شەشی کرد شەشەکەت بۆ ژمار ئێمە تەهامان لا برد حوتی کرد بە پێقسەکەی تۆ ئەگەر بێت و تاهای لێ دەرکەی زۆر بە خێرایی سیرکە زۆر بە خێرایی بیژمێرەوە زۆر بە خێرایی با بیژمێرینەوە باشە دووبارە بیژمێرمەوە بیڵێرەوە تۆ بیڵێ یونس یونس هود یونس هود ئەمە دوو یونس هود دەی یوسف یوسف دەی ئیبراهیم ئەو چوار نوح پێنج محەممەد شەش تاو لوقمان حساب نییە دەستە شەشە نووسین باشە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت واشینەوت ئەوڵەوتی ئەگەر لوقمان بێ ئەوە نۆ بەس لوقمان ئەو نییە ئەوە هەشت ئێمە تەهامان لا بر حوتیمە بەس لە ژمارە هەر شەشی کرد زۆر باشە کاتە شەشەکەی بۆ ژمار دەکەین ئەزان چۆن بڕگەیەکمان ماوە پێشکەشتان بکەین لە دوای بڕگەکان وەڵامە ڕاستەکانتان بۆ ئاشکرا دەکەین و تیر و پشکتان بۆ دەکەین بۆ یەکە لەگەڵمان بمێننەوە بۆی کە بزانین کامتان لەوەی عزیز دەبنە براوەی ئەم شەو لەوانتان کە وەڵامی ڕاستان بەدەستێناوە دەچینە لای پامنێران دەچینە لای خوانی ڕەمەزان کاکدانا پامنێرانمان ئامادەنین دەچینە لای خوانی ئامادەنین باش ئەچینە لای خوانی ڕەمەزان دروستکردنی ماسی بەفڕن ماسی بەفڕن بەم سەعات 12:30 ماسی بەفڕن بابینەری بین خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بیلباک نوشی گیاتان بێ بەناوی خوای گەور و میهرەبان سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە توانم ئەم شەویش لە خزمەتانە بم بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن ئەم شەویشمان ئامادەکردنی ماسیە ماسی بەفڕن وەک ئاشکرایە لە هەمومان ماسی سوودگەلێکی زۆری هەیە بە خاتری سوودەکانیشی بێ هەوڵ بین گەر بتوانین لە هەفتەیەکە جارێک کە تاوەکو دووجار لە ژەمە خۆراکیەکانماندا هەبێت ماسی یەکێکە لەو گۆشتانەی کە چۆرێکی کەمی هەیە بەڵام پڕەتی لە بەهای خۆراکی و پرۆتین کە ئەتوانی سوودی لێ ببینی چەند سوودێکی کێ هەیە بۆ نمونە دایکی شیردەر جگەلەوەی کە خۆی ئیسفادەیە لە خواردنی گۆشتی ماسێکە ئەکا کەش لە ڕێگەی ئەوەی شەوە شیری خۆی یا بە کۆرپەکەیشی ئەتوانێت سوود لە ماسێکە وەربگرێ بۆ چاوەکانی بەڵە بەڕێزان ئەچمە سەر ئامادەکردنی ماسێکە کە ئاسانە ئەتوانیت لە بازار ماسێکە بکڕیت هەر خۆت لە ماڵەوە لە ڕێگەی فڕنی تەباخ بێ یاخود فڕنی کارەبایی ئامادەی بکەیت پێشتر ینی ئەگەر بکرێت ڕۆژێک ینی زووتر یان شەوەکەی هەوڵبەیان تقریبا 10 ساعاتێک زووتر بتانی ماسیەکە کەمێک خوێ پێوە بکەی لە بەرەوەی جوان تام بگرێت لەگەڵ هەندێک ئاوی لیمۆکە ئەگەر لیمۆی فرێش بێ باشترە ئەگەر نەشبووتوان ئاوی لیمۆ ئامادەکراوەکان بەکاربێن یاخود کەمێک سرکەی سێو و شەرتوانی بەکاربێنی بەڵام من خۆم ڕبەهنار بەکار ناهێنم بۆ ماسی من وە هەستەکەم کە هەندێک تامی ناخۆش بکەم لەگەڵەوەی شاڕێگری ئەکات لە برشاندنی ماسێکە ئەچمە سەر شێوازی ئامادەکردنەکەی من پێشتر ماسێکەم ئامادە کردووە خوێ و ئۆشتانم لێیاوە سەرەتا هەندێک لە ناو فڕن گەرمی ئەەکەی پاشان تەواوی پێکاتەکانی کە ئەمەوێت زیادی کەم بۆ ماسێکە زیادی بکەم من پیازمێ پێش پیازەکە هەندێک
بەدەست ئەوە لیمۆیە گەهێنم هەندێک ماسیەکەی پێتەڕەکەم بەخواستی خۆت من بەهاراتم داناوە بەخواستی خۆت ئەتوانیت هەندێک بەهارات بۆ زیادکەی من پێشتر خوێم کردبوو بە ماسیەکەوە لە بەرەوەی سەرتا ئاماژەم پێەیە لە بەرەوەی جوان ماسیەکە تام و خوێ بگرێ نوشی گیاتان بێ پاشان تەماتەیەک دێنم بەڵام پێش ئەوەی کە ئەم شتانە بەکار بهێنی واتە ئەم تەماتە و بیبەرۆ شتانە بەکاربێنی باشترە ینی ماسیەکە لە ناو فڕن کەمێک خوارەوەی ماسیەکە کوڵاوکو کوڵا بێ پاشان ئەمانە بەکاربێنی بەڵام ماسی کاتێکی زۆری ئەوێتە ئامادە ئەبێ بەرنامەکەی ئێمەش کاتی کەمە من پێشتر ماسیەکە بەس تەنها لیمۆ خۆم لێیا بوو هەندێک لە ناو فڕنم کردبوو پاشان دەرم هێناوە ئەم شتانێکی بۆ زیاد دەکەم بەخواستی خۆ دەتوانیت هەر جۆرێکی کە پەتاتێ بۆ زیاد دەکەی گێزەری بۆ زیاد دەکەی هەر شتێکی کە بەخواستی خۆدان خواستە لەسەرەوەی تەماتە یاخۆ پیازی زیاتر بێت توانیت بۆی زیاد بکەی هیچ کێشەیەکی نیە بەڵام تەنها پێش ئامادەکردنی زۆر گرنگە کە خوێ و لیمۆی لێ بگرێ ئەشتوانی ترشی سماقی بۆ زیادکرێ لەگەڵ بیبەری تونی هاڕاوی خۆ بیبەری بۆ درا پاشان ئەتوانیت
هەندێک زۆر حەزیانێتی ترش بێت ئەتوانانی لیمەندۆزیشی بۆ زیاد بکەیت بەڵام من بەم شێوازە هەمیشە ئامادەیەکەم زۆریش بەتام دەرەچێت هیوادارمش دروستیکەن و بە خاتری سوودەکانیشی بێ پێشکەشی خانەوادە و خێزانی بکەن بەڵێ بەڕێزان پێشتر فڕنەکەمان گەرم بوو لە سەر دەرەجەی 200 دایدەنێن سەرەتا خوارەوەی کە لە خوارەوە ماسیەکە برژە پاشان سەرەوەی لە بەرەوەی گەر خوارەوە جوان برژاوانە وەک جۆرە کوڵاوێکی لێ لەسەرەوە توانی هەموو ئەو چەورەی کە ماسیەکە کۆی کردوێتەوە جوان ماسیەکەی پێ ببرژێ نوشیگیاتان بێ بەڵێ بەڕێزان وەک ئەبینن ماسیەکەمان کردە ناو فڕن تا ئامادەبوونی ماسیەکە هەوڵەیەن مقابلاتێکیش ئامادە بکەین دووری کاتیاوێ کاتەی مقابلاتەکەمان گێزەرە سێوە لەگەڵ کەلەر نیسپیە نوشیگیاتان بێ بینەرانی بەڕێز وەک ئەبینن قەبیلەتەکەمان ئامادەیە نووسیشم بۆ زیاد کرد تۆ بەخواستی خۆت ئەتوانیت ماستیشی بۆ زیاد کەی بەڵام بۆ ماسیمان هەیە زانیاریکە لەسەر ماسی کە ڕەنگە زۆر نوێش نەبێ بەڵام هەندێکەڵێ ینی ئەگەر ماسی بخۆم پاش ماسی ئەنی زۆر زۆر تینمە بێ ئەتوانێت ڕاستەخۆ پاش خواردنی ماسی ئەو نەخۆیتەوە دنکێک خورما بخۆ یاخۆت ئەوانی کە حەزیان لە شیرینیە پارچەیەک بچووکی شیرینی بخۆن هەم کەمتر تینوتان ئەبێ هەمیش ینی ئاوێکی زۆر ناخۆنەوە پێی ناڕەحەت بن بەڕێزان ئەو کە بینن ماسیەکەمان ئامادە بووە پێشتر ماسیەکە ئەتوانی لە ئاو خوێ بکەی کەمێک لە ناو فڕن بێ هەتا تۆزێک ماسیەکە گەرم ئەبێ ئەخۆ وەکو جۆرێک نەرم ئەبێتەوە
پاشان هەرچ پێکاتەیەک هەر سۆسێک خۆت حەزی لێتی ئەتوانی ئامادە بکەیت پاشان دەریبێنی لە ناوی فڕن هەر شتێکی کە پیازە تەماتەیە بیبەرە بە پێی خواستی خۆت گێزەرە پەتاتەی ئەتوانیت بۆی زیاد بکەیت باشتر وایە ئەم خواردنانە خۆت لە ماڵەوە بە دەست و پەنجەی کابانی ماڵەکە ئامادە بکرێ هەم بەتام و هەم چێژی زیاترە داواکارم لەخوای گەورە هەمووان لە دەوری سفرەی خێر و بەرەکەت کۆ ببنەوە خی گەورە بەرەکەتی ئەرز و ئاسمان بڕژانێ بەسەر تەواوی مسلمانانە لە هەر شوێنەکەن سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەم بەرهەمەکانی بیڵباک سپاس بۆ تەواوی هاوکارانم کە لەگەڵمان دوو بوون بەخوای گەورە و میهرەبانتان سپێرم خواتان لەگەڵ ماڵتاناوە ئەوەی بینیتان هیوادارین بە جوانی و بە باشی ماسی فێربوو بێتن و حازری بکەن بۆ هاوسەرەکانتان یان هاوسەر پیاوقی چێکە حازری کا بۆ ماڵ و مناڵی هەر ئەبێت ئەچینە سەر بابەتێکی تر ڤیتێکمانەیە خەمووتان نەزانن بۆستە تۆ هاوسەرەکان یەکسەر واڵن ئێوە تۆ ماسیەکە بێنەوە بەسەر چاو بۆتان دروست دەکەین تۆ بێژێ بڵێن بۆ هیوای کە ئاوا دروستیکەم بڵێ بۆ هیوای هاوسەرەکانیش ماسیەکە بەرنەوە بۆ هیوای خۆی گەورە ڕستی هاوسەرەکان با پیاوەکان با بتوان ماسی بکردنەوە و خێزانەکانیش ئامادەیکەن باشە هەمومان نەزانین ئەم ساڵ بەداخەوە ساڵێک بوو هەم باران هەم بەفر لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی کەمباری ناوچێک بۆ ناوچێک شتێک زیاد و کەم هەیە بەڵام بەداخەوە بارانی پێویست بەفری پێویست نە لە پاییز نە لە زستان نە لە بەهارە نەباری ڤیتێکمانێ لەسەر جوتیاران و کەم ئاوی بزانین زمانی ڕۆژوو و سەرکاری زەراعەت و کشت و کاڵ و ئەمانش بە ڕەمەزانەوە بزانین گرفتی کەم ئاوی جگەلەوەی وەکو هاوکارم ئاماژەی پێکرد کە من ویستم ئاماژەی پێ بکەم کاتە ببوورە بزانین بە زمانی بە ڕۆژێت و ئێمە لە ماڵەوە لە بەر سپلێت و پانکەوم و بەڕیدەلەی ئەخەوین تا 12 هەنێک کەسمان لە کاوانەیەەکە یا هەندێک کەس ئیشێکی قورس ناکە بەڵام هەمانە ئیشی کانە بەردەکە کرێکاری ئەکا لە بازاڕە پاڵ بە عەرەبانەوە ئەنێ حەماڵی ئەکا جوتیارێکە لەبەر ئەو خۆر و هەتاوە خەریکی کشت و کاڵ و ئاودێرانەکەیەتی لە کاتێکدا گرفتێکی کەشمانێکە کەم ئاویە ئەم ڤیتیە بینین و دێنەوە بەخێر بێن مۆکە ئاراس دانیشتوی خەڵکی گوندی عالانم پیشەیەمە کەسابەت و فەلاحەتە لێرە ناشکری خوانەیە وشکە ساڵی و بێبارانی ئەوەدا زەفەری پیاوردن و هەمووشێ لە ڕەحمی دەسەڵاتی خوایە و ڕەحمی خوایە ئەتری ئەمەش خوای گەورە وەک بارانەکەی نیعمەتەکەی کەم بووە نیعمەتەتریدا ئاوە جا ئێمەش لەبەر ئەوەی گەنمەکانمان نەفەوتێ لە وەکو خەڵکی دیەکە و وەکو هەموو خەڵکی دیەکە ئاوی عالامان کردۆ بەسەرە هەر ماڵێ بۆن ڕۆژی 4 نەفەرێگرین بە سەعات 3 سەعات جارێ ماڵێکمانەیگرێ ئەتر ئەمەش ئەوە هاتووینە بەیانەوە دەست ئەم پیاوەی خزمی خۆمانە کاک نەجیم ئەتر کاتی تەواو بووە ئەمەش هەڵساین ئێستا ئاوەکەی ئەوە گرین و ئاوی گەرمی خۆیانی پێدەین ئەگەر خۆی یادی بەرەکەتی تێخا و ڕەحمەتی خۆی وارێنێ ئەم پێشم ئاوە ناکە ئاوی عالان
لەخوا بەزیاد چەند ساڵە وشکە ساڵی و نەبوونی بیئاوی بووە لە هەرێم ئای ئەم دیەکەمی نەکرە بەڵام ئەم ساڵ لە سا 50 بووە لە سا 60 کەمی کردووە. مەلا بانگ ئەدا دوای بانگ ئەیتر تێین ئەمە ئیش و کارەکەمانە ئەمە ئاتاک و ئێوارە مەغریب کاتی مەلا بانگدان وەڵڵاهی بێبارانیە خەریکە وشگە بێ ماشەڵڵا خۆ بارانەکەی گردەسەوە ساڵانی پێشوو قوربانی چاوەکەتوم ساڵانی پێشوو ئەمە نەبووە ساڵانی پێشوو ئەم بە ئاودان و مەکینە و بۆری و ئەمانە نەبووە خوا خۆی ئاوی داوە بەس ئیسام ئەم بێبارانیە ئەگەر ئاوی نەدەی بشکەوی کاکە حکومەتی هەرێمش یارمەتی ئەم فەقیر و هەژارە نادات ڕاستی نێرە ئەم فەقیر و هەژارە حەچی بە دەرمان پەروەردەی ئەکا بە ئاودان ئەوەتانێ بەخوا هەر زەرەری تیاکە بەخوا ئەوە تەقریب ئەوە 300 مەترە تقریب 200 بۆریم ئاواداتە دەمێت حالە ئەو خواریش وەڵاهی تقریب 300 تێشووە 300 بێجە لە مەکینە ئاوەکەیش 200,000 ئەیتر بێجە لە عەزیەتەکەی خۆمش و بەنزینەکەیش وەڵاهی بە ڕۆژانە ئاوێدەم بەیانی تێم حتا ئێوارە مەلا بانگدان ئەمە چاک قوربانیکەم ئەوە جاڕیدا ئەوە گەل ئەوە هین لێ ئاوی ئەوە ئەوە داوا لە حکومەتی هەرێمەکەم یارمەتی ئەم فەقیر و هەژارە بووە پێشکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم من چەند ساڵێکە وازم لە فەلاعات هێناوە ئێم ساڵ هاتوومە تۆ خەریکی ئەم باخەم باخی هەنارم دروست کردووە ئێسێش لەبەر بێبارانی ئەوە ماوەیەکی زۆرە هەر چاوەڕێی باران بووین ماشەڵڵا باران هەر نەبوو ئەوەسە دەستمان کردو بە ئاودانی و خەریکی ئاودانین ئاوەکانیشمان لە چاو ساڵانە بیکەی بە سێ کتۆ کوتێکی ماوە تەواو کەمی کردو ئاوەکانمان هەمووی وایە یەک جوتیار نییەکەمە ئەو عاناتی با بێبارانی نەبێ ئەوەی کە گەرمی کردووە لە ئێمە خراپترە بە تایبەتی ئەوانەی کە لە دەشتا کردویان و ئاوی ناگەیەتی ئاوی نییە هیچ چەمەکانمان باشترە لەبەر ئەوەی بەم ئاوەکەمەش بەسەرە ئاوی ئەدەن بەڵام ئەوەی کە لە دەشتایدا هەر چاوەڕێ ڕەحمەتی خوایە و هیچ چینێکی تری نییە هیچ ئەمەلێکی نییە بۆی کە بەڵێ بە شتێکی تر ئاوێدەم هیچ نییە وڵای ترم بینە ببێت فەلا هەمووی لە زەرەرە من ڕەفیقی خۆمە یاڵێ بایی 8 ملیۆن 10 ملیۆن مەسرۆفم کردووە لە دەشتایە هیچ چینێکی نییە بەس ئەمەلی بەخوا هەیە باران نەبارێ هەمووی ئەفەوتێت ئەمە جارێک بە مەسینە هەموویم ئاوداوە وتیان خراپە قیس بە ئاوی بکەیتە سەر ساردە هەموویم بە دەبە و مەسینە یەک جار ئاوداوە 4 دۆلمە ئێستێشەوە لە ئێستا ئاو بگرێتە سەری و ئاوێدە ئاوەکە ئاوی جۆگەی خۆمانە هەر لە سەرۆیەت هی بێسانسورە هەر سەر چاوەیەکە هەر ئایدی ئەم ئەرزانەیە کە لەم ناوای و ئاوی پێدی چەند جۆگەیەکی تریشی تایە هەر ئەم جۆگە نییە ئێستا من کە ئاو لە پێرەوە ئاوەدەم ئەو فەلاحی ئەو لام گەنمی کردوڵێ بە قوربانە زووکە سەرێ منە ئەمان هەروە ئەڵێ زۆرینە بە زۆربی کردووە کراوە بەسرە ینی ئەمڕۆ سەرێ منە بەیانی سەرەی توی ئابوو نەوە ئاوەدری جا ئارزەکەش لەبەرەوەی کە زۆر تینویەتی ناڕواتەوە ئەنی دوێنێ شەو من کردومەتە سەر حەو گۆلوتومە تا بەیانی ئەمە لۆجە گەنمی ئەو برادرێشم لە خوار و ئاودا یەک گۆلی قناوی نەکردووە کە بچێتە دەرۆ لە ئەرزەکەی خۆم هەتا ئێستا ئاوی پێ قناو ناکات ئەم ئاوە نەبووە ئێسم نەبووە باخەم فەوتایە تەواو
ئەگەر ئاوکە نەبووی دوازم لە باخەکەی نایت چوم لە ئاوێنەدەیترا فەوتێ هیچی نەگینێ بەسەوەی کە لەبەر ئاوەکەی باشترە بە هەر حاڵێک بێ ئاوێ دەین ئیشەڵایەتی لای خۆی گەورەشیی پێ ناچێ بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ ئاو سەر چاوی ئاوکانمان تەقێنێ زۆر بێت من ئێمە لە سەرا زۆر نین ئەسەکێ من ئەمە سەرێ منە کە ئاوەدەم ئەو گەنمە هەیە لەو لام و ئەمەش لەم لامەوە بە پێ ئەوەی کەیسە بامەکان هەنێ بامی لێ کراوە سراو کراوە ئەنی ئاو درراوە ئێستا جارێ پێویستیان ئێمە بە تایبەتی ئەم شوینە زۆر ئەزمەمان نییە لەم کاتا زۆر ئەزمەمان نییە بەس ئەگەر ئاوە لە پەسە ئاوکە کەم کاو بکەوینە هاوین زیاتر ئاومانێ ئەو کاتەکەوێتە ئەزمەوە سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم یاخوا بەخێرن سەر چاو بە خێراتمانەکەم وڵای ئەمە لەیلا وەکو گوندی بێ سانسور وەکو مەعاناتمان هەرەوەی وردە و لە ئاوەکان دائبەسێ کەمەکە ئاینە بۆ ئاودانووسێت مەعاناتمان زۆرە لەگەڵ بێبارانیە بەس ئەم ئاوە تقریبا تەویزی ئەومان بۆ کاتەوە گەنمی پێ ئاودێن کردومانە بەسەرە ئێمە لێرە چوار بەرجۆگەین و تقریبا دوو ماڵیشمان هەیە ئەوان هەرخۆیان یەکی بەرجۆگەی خاسیان هەیە بەیدا ئەم چوار بەرجۆگەی ئەمە سەرەیە بەرجۆگەیەکیان لە خوارەوە بێ بە دوو جۆگە سەرەیە ئیتر بڵێن هەرکێ شەو ڕۆژێ گرێت شەو ڕۆژەکەشی جاری وایە پێ ناچێت تەواویەکات هیوای شەیە بڵێن کەمیەوێت سەعاتە دوانیەوە لە فرسەتێکا مەجال لێدەن سەرەی بۆ دانانێن کردووەڵای گلەی لێرا ئێمە لەخوا بەزیاوەکو گلەی کەس گلەی نییە چونکە کردومانە بەسەرەوە یان نسیبمان بۆ کردو هەرکەس کەی ناوەکەی دەرچوو ئەو کاتەی وامانەیە لە شارە بۆی ناکرێت هەموو ڕۆژێ بێ لێرە سەرە بگرێ لایم ئاوە کەی سەرەی هاڵێن فڵانە کات سەرەتە بێ لەسەر عەرزەکە حازر بە ئەوی ژێت یانی وامانەیە دەوامی هەیە دوورە ئەڵێن فڵانە کات سەرەتە مەجالێ وەرگرە بێرەوە ئیتر وەکو کێشەوت لەخوا بەزیای کێشەی تیانیم ئاوەیەمە سەرەمان بۆ دانا شەو دانیشتین یان سیبان بۆ کردو و مناڵە دەستی بیاکرێت فڵان کەسی کوڕی فڵان کەس فڵانە ڕۆژ پێشتر وان نەبووە ساڵی تقریبا ساڵی 99 هەتاوەکو 2007 هەر بێبارانی بوو هەر ناڕەحەت و بەدیتر لە دوای ئەوە ئەم جارە بە تایبەتێمێک دوو ساڵەی پێشوو سەرەی نەبووە ئاوەیەمە چەندێکی خەڵک بەکاریەنا ئەوەی بەو چەمان ڕۆیشتە بەرەو یاسینە بۆ بەرەو تانجەرۆ بەس ئەم ساڵ تۆزی ئاوەکە کەمی کردۆ و بارانیش نیە مەعەدەل ئاوەکە بڵێن بەدەست خەڵکۆیە ئەمڕۆ بەدەستێکۆیە سبەی بەدەستێکە ترۆیە ئیتر ئاوایتر بەس دەخوا بەزیاد باش ئاوەکەمان فریاکە و دەیسە تەکبیریشمان کردو لە هەڵکا گۆرانە ئەو جۆگەیەترمان هەیە ئەو جۆگە زۆر ماشەڵڵا زەخمە ئاوی زۆرە ئیتر لەوانەیە لە سبەی دوو سبەیوە ئاودانی نەمێنە بیرمان لەوە کردووە کە کۆمەڵە فەلاحمان هەیە خەڵکی گوندی نیسکەجۆ دراوسێمانە لە خوارمانەوە بیرمان لەوە کردوەوە ئەگەر خوابکە خۆمان لێبووینەوە مەجای تیا لە خوارە شەوەش هەڵکێن ئاوا بۆ سەر جۆکەی ئەوان جۆکەی ئەوان بەڕاستی ئاوی زۆر کەمە بەدینەکە ئێمە ماشەڵڵا ئاوی زۆر ئەگەر خوابکە ئیمڕۆ سبەی خەڵک لێبوێتەوە بە تایبەتی شەوان ئیشمان پێ نامێنێ محاولەمان کرێت شەوەش بۆ ئانی هەڵکەیت پێشەکی بە خێراتی کەناڵە جوانەکەتانەکەین یاخوا بەخێر بێ سەر چاومان ئێمە چەند سەرچاوەیەکمانەیە لە گوندی بێساسوورۆک و چاڵگەی سەرن چاڵگەی خوارن پوشێن خاک و خۆڵ ئەمانە ئێستا زۆربەی زۆرمان کردومانەتە سەرئیسا بۆ نمونە چاڵگەی سەرن 24 ساعتێ بەس یەکێ بۆ نمونە ئەرزەکەی زۆرە 48 ساعتە ئیسا بۆ نمونە ئەمڕۆ سەرەی ئەم جووتیارێ
بەیانی کە هەتا ئەمڕۆ سەعات 9 گرتێتی بۆ سەعات 9 سبێنێ سەرەی جوتیارێکی ترە ئەم تەلەفۆنی بۆ کە ئاگادارێک کاتەوە تر هیواشە ماڵیا لە سلێمانی جاروایە خۆی فریان ناکە ئێمە خۆمان بۆی خێنە سەر ئەرزەکە و بۆی تایی مەدەین دەربارەی ئاودانەکەش کە ئیرمان بۆ کردێ بۆ منە نای ئەم فەلاعانەمان نووسێ تقریبان 21 فەلاعە لە ماڵی خۆمان هەمی قورعەمان بۆ کردووە قورعەمان بۆ کردو و ناوەکانمان هەڵبژاردووە ئیتر بۆ منە هەر هیوا ئاخیرەن کەسە کەوتەتە یەکەم کەس تر بە پێی ناوەکانتن ناوەکە و خۆت و بەختوی چۆن هاتووە ئاوا سەرۆتی یان بۆ بێبارانی و بێ ئاوی باران لە کاتی فا ببارێ و باران سپاس بۆخوا ئەمەش تاقیکردنەوەی ئەم مشکە ساڵیش بۆ جوتیاران چکن جوتیاران خۆی ناوی خۆیان بەخۆیان و فەلاحیانی بەختەوەر نەختێ ئاو کەمە ئێمەش ئاوەکەمان لە خوار و لە چاڵایە و بیرە بە ماتۆر هەڵێن بۆ ناو مەزراکانمان ئێستا خۆی کاتی ئاودانی بامی و مەزرایی هاوینە نییە بەڵام بۆ بۆنی کەم ئاوێکەوە ئاویان ئەندەین لە بەرەو نەشونما بکەن ئەینا ئەگەر باران هەبوایە ئاومان نەئەدان ئەمجا لەم کاتەشا ئیسە کاتی ڕەمەزانە الحەمدولیلا من و هەموو کەشتیارانەوانی کە جوتیارن لە ناو مەزرا و دەغڵودانەکانیانە ئیشی ڕۆژانەی خۆمان ئەەکەین بە ئاودان بە ئاودێری بە بژارکردن بە گەڕان بە داو دەرمانکردنی دەغڵودانەکان و هەروەها تەماتە بامێ دەرمانی شیرینە ئەکرێت دەرمانی گژوگیا هەیە ئێستاکێ لەگەڵ بژارەکە دەرمانی هەموو ئەمجادە پەینی کیمیاوی هەیە لەم کاتانە ئەکرێتتر الحەمدوللا گرتنی مانگی ڕەمەزان و بە ڕۆژبوون بۆ جوتیاران نابێ بەگرفت الحەمدوللا جوتیار خۆی بەختەوەرە ناوی خۆی بەخۆی وێتی ئێسش ڕەمەزانەوە ئێمەش ئێوارێ و ئیشەڵا بەرەو ماڵە ڕۆینەوە و ئاودێرەکەمان تاوا بوو بەرەو ماڵە ڕۆینەوە بۆ ئیفتاری بۆ ئێوارە
دینە وەرە بۆیرە دینە وەرە بۆیرە نەنە بڕۆ پێش بەڵازدان و خۆشەویستان بڕگە بابەتەکانی ئەم شۆمان پێشکەشکردن دەچینە بڕگەی تیر و پشکی کۆتایی بۆ وەڵامی پرسیارەکانمان وەڵامی پرسیارەکانتان بۆ ئاشکرا دەکەین وەروەها تیر و پشک دەکەین بۆ ناوانی کە وەڵامی ڕاستیان بەدەستێنەوە کاکدانا چەند نەفەر وەڵامی ڕاستی بەدەستێنە وڵی کاک جەلالجارە بڕگەیەکمان هەیە ڕۆژووی تەندروست فریاکەوین برایانی کۆنتترۆل زۆر کێشەمان نییە باش دەبات تیرروشەکە بکەین یا بخین دوایی با بڕگەی ڕۆژووی تەندروستیش بڕۆ کاتە چکە چەند خولەکێکی کەمە ڕۆژووی تەندروست کە بە سپۆنسەری نەخۆشخانی بەخشینە باز لە وەرزش دەکات لە ماڵەوە بە تایبەتیەوە ئامێرە تایبەتانی کە یاخود ئامێری پاسکی لەگەر لە ماڵەوە هەبێ دکتۆر محەممەد پزیشکی کلینیکی خۆراک کە لەسەر وەرزشکردن لە ماڵەوە بە تایبەتیەوە پاسکیلی کەسە زۆر ئامێرێکە زۆر جار خەڵ لە ماڵەوە هەیەی یا زۆر کەس هەیەی باز لە ڕاهێنانەکانی دەکات بە زمانی بە ڕۆژوو یاخود شەوان چۆن ئەم ڕاهێنانە ئەنجام بدەین با پێکەوە بینێری و بڕگەیە بین. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. بەناوی خی گەورە و مێرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوی خی گەورەتان لێبێ ئەو لەم بەرنامە و چاوپێکەوتنە باسی وەرزش ئەەکەم بەڵام وەرزشێکی خێرا باسی وەرزشێکی خێرا لە کاتێکی کەمدا طبعا لای هەموو یەشکرایە کە وەرزشکردن یەکجار سوودێکی باشی هەیە بۆ تەندروستی دڵ وەرزشکردن زۆر زۆر سوودی هەیە و باشە بۆ سیەکان وەرزشکردن زۆر باشە بۆ خانەکانی لەش وەرزشکردن باشە بۆ کۆنتترۆلکردنی شەکرە لە خوێنە وەرزشکردن زۆر باشە بۆ دابەزاندنی کێشیش و وەرزشکردن زۆر باشە بۆ سووتانی چوری لە لەشە بەڵام لە ١٨ ئێمە ئەو وەرزشەی کە دەستنیشان کراوە بۆ ئەنجامی بدەین ئێمە ناتوانین ئەنجام بدەین کە تقریباً بە حدودی 150 دقەیە لە هەفتەیەکدا بەهۆی ئەوەی ئێمە یانمە زۆر مەشغوڵین یانەوە تا کاتێکی کەممان هەیە بۆ وەرزشکردن یان کەم تەرخەمین بۆ ئەنجامدانی وەرزشە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەگەر وەرزشێکی من وەرزشێکی کورت وەرزشێکی خێرا و لە ماوەیەکی کورتە ئەنجامی بەم بەراورد بە وەرزشە سوودی هەیە یاننا توێژینەوەکانەوەیان دەرخستووە کە بەڵێ ئەو وەرزشەی کە لە ماوەیەکی کورتە و وەرزشێکی خێرایە و لە ماوەیەکی کورتە ئەنجامی درێ یەکجار سوودێکی باشی هەیە بەراورد بە وەرزشەی کە من باسم کرد کە 150 دقەیە وەرزشێکی مامناوە لە هەفتەیەکە ئەو وەرزشە چۆنی ئەنجامی بدەین ئەتوانی لە ماڵەوە ئێستا ڕەمەزان ئەتوانی ئەنجامی بەی مەسەلەن بۆ نمونە لە پێشی ئەوەی ڕۆژەکە و بشکێنی نیو سەعات پێشەوەی ڕۆژەکە و بشکێنیانەوە تا دوای ڕۆژشکاندن بە سەعاتیان بە سەعاتنیان بە 2 سەعات ئەتوانی ئەنجامی بەی یانەوە تا لەسەر پاسکیلێکاوە ئەنجامی بەی یانەوە تا بە ڕاکردنی لە ناو ماڵا بێ یان لەسەر جیازێکی ڕاکردن بێ یان پاسکیلێک لێ خوڕین بە بەرزاییەکە بێ ئەمانە هەر هەمووی ئەتوانی لەسەری ئەنجامی بی وەرزکردنەکەیش بەم شێوازەیە ئەمە بە هەموو وەرزشەکە وەکو وتم 10 دقەیە ئەتوانی لە 10 دقەیە وەرزشەکە ئەنجامی بی بەوە ئەتوانی تقریبا هەموو کەسێک ئەتوانی ئەنجامی بە و لەو کاتەیە تۆ کاتێکی کەمت تەرخانەکەی بە وەرزشەوەیەک و سوودێکی یەکجارە باش ئەبینی وەرزشەکەش بەم شێوازەیە کە وەکوتم 10 دقە دقەی یەکەم 2 دقە 2 دقە 4 سێتی 10 دقەی 2 دقەی ئەتوانی ئەنجامی بی سێتی یەکەم مەسەلەن 2 دقەی یەکەمەوە بەو شێوازە بە هێواشی ئەنجامی بی بۆ ئەوەی لاشەی خۆت تۆزێ گەرم بکەی بۆ ماوەی 1 دقە بەم شێوازە
طبعا ئەمە ئەتوانین لێرە کەلەرەکانی تایەوە ئەم پەیدەرە قوتی ئەم پەیدەرەش ئەتوانی تونکەیتەوە بە ئیسراحەتی خۆت ڕۆژ بە ڕۆژ ئەتوانی هێزەکەی تونترکەیتەوە. وەکوتم بۆ ماوەی 1 دقە بەم شێوازە ئەنجامی دەی ئەمە لەسەر خۆت وەرزشەکە ئەەکەی پاشان لە دقەکە تەواو بووی ئەم جارە ئەتوانی وەرزشەکە خێرا بکەیتەوە بەم شێوازە. خۆشەویستان ئەمە بە ماوەی 1 دقە تقریبا هێوە وەرزشەکەمان بە پەلە ئەنجامدا. طبعا هەتوانی 4 سێت ئەم وەرزشە دووبارەی کەیتەوە. توێژینەوەکان سەلماندیانە کە ئەم جۆرە وەرزشە کە ماوەی 8 دقە لە ڕۆژێکە ئەتوانی ئەنجامی بی دەریان خستووە کە سوودێکی یەکجار هەیە بۆ تەندروستی. هەندێک توێژینەوەکان باسیەوەکەن کە ڕێژەی شەکر لە خوێنە کۆنتترۆڵەکە و هەندێک توێژینەوەکانەوەیان دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە زیاکردنی حساسەتی لەش بۆ ئەنسۆلین زیاکە و مقاومەتی لەش بە ئەنسۆلین کەمەکاتەوە بەو شێوازەی کۆنتترۆڵی شەکرە لە خوێناکرێ و هەندێک لە توێژینەوەکان ئەوەیان دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە لەم ماوە کورتەیە بەو شێوازە خێرایە کە یاقەی لەش و زۆر بۆ دڵ باشە و هەروەها بۆ سیەکانی زۆر باشە. هەندێک توێژینەوەی زانستی ئەوەی دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە بۆ خانەکان بۆ چالاکردنی ئەو خانانەی کە پێوتێ خانە سوتێنەرەکان واتە خانە وزە سوتێنەرەکان یان وەبەرهێنەرەکان کە پێوترێ مایتۆکۆندریە چالاکی ئەو خانانە بەڕاستی زیاکە و هەندێک توێژینەوەی زانستی ئەوەی دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە سوودێکی یەکجار باشی هەیە بۆ چالاکردنی هەندێک هۆرمۆنات کە هۆرمۆناتی سوتانی چەوری و هۆرمۆنە چەورێ سوتێنەرەکانن بە تایبەتە و چەوریانەی کە لە منطقەی کەمەر هەیە ئەویش هۆرمۆنەی ئێپنیفرین و ئەدرینالین و نۆڕەدرینالینە و هەندێک توێژینەوەکانی تر ئەوەیان دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە یەکجار سوودێکی هەیە گەر بێت و تۆ بە بەردەوامی ئەنجامی بی بۆ کەمکردنەوەی ئیشتیهاوی خواردنت و لەم ماوە کورتەیە وەکوتم تۆ ئەتوانی ئەم جۆرە وەرزشە 4 سێت لەم جیاوازە بکەی. سێتی یەکەم بەو شێوازە وەکوتم دقەیەک بە هێواشی دیسانەوە دوای دقەیەکی کە بە سەریعی ئەنجامی بی. خۆشەویستان بەم شێوازە ئەمە 2 سێت بوو ئەتوانی تۆ 2 سێتی تر ئەم بەم شێوازە وەرزشەکە بکەیت و هەموو توێژینەوەکان ئەوەیە باسیەوەکەن باسی ئەو سوودە زۆرانە ئەکەن کە من باسم کرد لە کە بۆ تەندروستی دڵە بۆ تەندروستی سیەکانە بۆ تەندروستی خانەکانە بۆ سوتانی چەوری ئەم مەنتیقانە ئەم کەمەرە سوتانی چەوری کەمەرە و هەروەها کۆنتترۆلکردنی شەکرە لە خوێنە و زیاکردنی حساسەتی لەش بە ئەنسۆلین. ئەمە وەرزشێکی زۆر خێرایە و لە کاتێکی گونجاوە هەموو کەسێک ئەتوانێت لە ماڵی خۆی ئەنجامی بە و هەر لە شوێنێکە ئەتوانی ئەنجامی بی. هیوادارم توانی بێتمان زانیاریەکی بەسوود بگەنین بە ئێوە تا هەڵقەیەکی تر و دیدارێکی تر خواتان لەگەڵ. بەڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش کرا. بەڵام ڕەزان وردە لە کۆتایی بەرنامە نزیک بوونێتەوە کاتەوە زیاتر دەرفەتمان پێنایە وەڵامی پرسیارەکان ئاشکراکەین ئەو ئافرەتە کێ بوو کە باوکی برای
هاوسەری کوڕەکەی پێخەمبەر بوون بێگومان مەریەم هاجرە سارا ئەم وەڵامانە درانەوە هیچیان ڕاست نییە بەڵکو لیایە کچی یعقوب پێغەمبەرە خوشکی یوسف پێغەمبەرە هاوسەری ئەیوب پێغەمبەرە دایکی زولکیفل پێغەمبەرە تەنانەت ئاواز عەبدوڵڵا وتی هاوسەری موسانی هاوسەری موساش نییە ئەوە هەڵەیە ژنە ئەومان بەڕاستدانە و پرسیاری دووەم چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە بێگومان لەو ١14 6 سوورەت بە ناوی پێغەمبەرانەوە ناونراوە بێگومان وەڵامەکانی ئەم شەو کەمیان ڕاست بوون بەڵام تیر و پشکەکەی زانین وەڵامی ڕاستی بەدەستێنەوە بەڵێکدانە بەرەکەتی دەستی تۆ بێت بدەمیان لا کفری چێ نەرمین ئەحمەد خاتو نەرمین ئەو ژمارە تەلەفۆنەی کە کەمێکی دیکە لەسەر شاشەی پەیام دەردەکەوێت پەیوەندی پێوە بکەی سبێنێ و بڵێ کام شۆ ناوی من لە تیر و پشکەکەیە دەرچووە بۆی کە ناو جارێکی تر زیاد بکرێتەوە بۆ ئەوانەی کە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا تیر و پشکیان بۆ دەکەین پیرۆست بێت سپاس بەوەی کە بینەری ئێمە بووی ئینشاڵڵا لە دوایین تیر و پشکیشدا جەنابەدێکێک بووی لەوانەی کە جارێکی دیکە ناوت دەرەچێت بۆ ببیتە خاوەنی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام عاجز بووی نەمایتێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بە هیوای ئەوەی کە ئەم چەند شەو ڕۆژی ڕەمەزان کەماوە بە باشی بەڕێ بکەین پڕ عیبادەت بێ ڕۆژی هەموو لایە قوبوڵ بێ دوعا بۆ ئێمە بکەن پشت بەخوا ئێمەش دوعا بۆیەوەکەین ڕێز و حورمەتی من و هاوکارم و برایانی پشتی کامێرە ژووری کۆنتڕۆلی پەخش تا سبەی شەو خواتان لەگەڵ